بەڕێزان لە هەرکوێن سڵاوتان لەبێ خوشحاڵم بۆ جارێکی تر بە دیدارتان شا دەبم. دیارە لەوانەیە بەلاتانەوە سیر بێ کە من و جەنابی مامۆستا بە کاشی و بە وایر و گڵۆپ و دەرمانەوە هاتوین بۆ لاتان. هەمووتان نەزانن کە بەرنامەکەم تایبەتە بە کواڵیتی کۆنتترۆل. ئەگەر لەبیرتان بێ ساڵانێ بەر لە ئێستا پرۆگرامێکم پێشکەش کرد و کاتا دکتۆر مۆیەدم هێنا بۆ پرۆگرامەکەم ڕاستەوخۆ بانگەوازم کرد بۆ جەنابی سەرۆک بارزانانی و کاتە سەرۆکی هەرێمی کوردستان بوو. وتم حاڵی میلەتەکە و ئاواهیە. هەردوو ڕۆژ دوای پرۆگرامەکە میوانی بەرنامەکەم کە دکتۆر مۆیەد بوو بانگی کرد بۆ بینای سەرۆکایەتی هەرێم. هەرچی توانای مادی هەیە خستێ بەردەستی. بەرپرسیاری کرد، تاقیگەی بۆ دروست کرد، وتی واستە لە کەسیش قبول مەکەن. ماوەیەک ئەگەر بیرتان بێ دەستەی کواڵیتی کۆنتترۆلی هەرێمی کوردستان هەزاران تەن خۆراک و شمەک و کاڵای لە وڵاتەدا گرت کە یانویست دەرخواردی خەڵکی هەرێمی کوردستانی بن. بەڵام بەداخەوە ئێڵێم ئێستا ئەو پەرۆشیە تەواو سارد بۆتەوە. ئێستا بەڕێوەبەرێتیەکانی کواڵیتی کۆنتترۆل لە هەولێر و دهۆک و سلێمانی بەتاڵترین بینایەکانی هەرێمی کوردستانن و بێئیشترین خەڵکەکانی هەرێمی کوردستانن. کارمان بەوە نییە حیزب لەم وڵاتەدا بیناسازیە کات، حیزب لەم وڵاتەدا تیجارەتی جگەراکە، حیزب لەم وڵاتەدا ئەنواع و ئەشکاڵ تیجارەتە کات. بەڵام تکایە بەبێ چاودێری حکوومەت، بەبێ ئەو هەزاران کەسەی کە لەم وڵاتەدا حکوومەتی هەرێمی کوردستان مەصرەفی تیا کردووە ئەتوانن مۆنیتەرین بکەن، مەهێڵن کۆمپانیا بە تەنیا و بەبێت چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان بڕیار لەسەر مەسیری مناڵی ئەم وڵاتە بات. ئێستا ئەوەی کە خواردن ئەپشکنێ کۆمپانیا حیزبیەکانن، کۆمپانیایەکیان هی یەکێتیە، کۆمپانیایەکی گەوریان هی پارتیە، کۆمپانیایەکیان هی بزوتنەوەی گۆڕانە. ئێمە لاریمان نییە لەوەی کە کەرتی تایبەت و کۆمپانیا تەنانەت حیزبی بێ یا ناحیزبی بێ بزنس بکات. بەڵام چۆن ئەبێ کۆمپانیا مەسیری مناڵی کورد بدرێتە دەست ئەو؟ وا وتمان ئاسمان بەدەست خۆمانەوە نییە کە درۆن لە پایتەختی وڵاتەکەمانات، بەڵام خۆ ئەرزەکە بەدەست حکوومەتی هەرێمی کوردستانەوە. یان جەنابی کاک مەسرور و جەنابی کاقوباد ئاگایان لە موردەکاریانە نییە، یان ئاگایان لێتی و چاوی لێخۆشن. من زۆر هەوڵمدا ئەمەوێ بە جەنابی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت بڵێم بەشێکی زۆری ئەوانەی لە دام و دەستگاکانی حکوومەتانم قسانەی من پشتڕاست دەکەنەوە. بەڵام ئەمڕۆ سەردەمێکە هەموو کەسێک دەسەگرێ بە کڵاوەکەی خۆیەوە بۆی بانەی بات. تەنیا کۆمەڵێ خەڵک هەن. یەکێک لەوانە من دڵخۆشم بەوەی کە جەنابی دکتۆر یا کاک باوان یا کاکاوان دەیان دکتۆر و مامۆستای تر و دڵخۆشیشم بەوەی کە پێی وتم جارێک حەقیقەتێکی زۆرم وتووە تەسەورم کردووە لێم قبوڵ نەکرێت کەچی کاک مەسرور دەستخۆشی لێ کردوم. کاک مەسرور، کاک قوبات، ڕێوازخان، ئەنجومەنی دادوەری، سەیری ئەم پرۆگرامە بکەن بەستەنیا ئەواڵێم وەما عەلە الرەسوول ئیلا البەلاغ. پێشەوەی بوو بەمە سەر مێزەکە من داوام کرد لەسەر برنج و گۆشت و ئەمانە کەچی تۆ کاشی وایرێ بۆ هێناوم. ئەم کاشیە چییە؟ کاک ڕەنج زۆر سپاس پەلەمەکە لە قسەی برنج و ئار و گوشت و دەرمان و هەموو شتی تش دەکەین. ئەوەندە قسەمان کردیە با تۆزی قسەی شتی خۆراکی نەکەین. ئەمەیان چییە؟ ئەم کاشیە چییە؟ ئەو کاشیەوە سیرامیکە لە بازاری دهۆک دەفروشن. ئەگەر قیاسی 5 بە 5 بیتن سنتیم بە 49 دێت، بە 48 دێت، واتە قیاسەکە بچووکترە. قیاس بچووکتر واتە فێڵە. ئەوەی لەسەری نووسراوە درۆ لەگەڵ خەڵک دەکرێت. ئەوەی لەسەر وەسڵی دەنووسیت، ئەوەی پێ پارەی دەدەی، ئەوەی لەسەر لەیبڵەکە شێتی لەسەر هەموو شتێک لەسەر کارتۆنی دەنووسیت. ملیمەکەی کەمترە، هەیە 11 ملیمە 12 ملیمە 10.8 10.9 تقریبان. ئەمە کاشی، ئەوە کاشی ئەم وایرانە، ئەم وایرانە. ئەو وایرە دەبینی ئەسڵەکەیە، تەقلیدەکەی ئەو وایرەیە. ئەوە بە 29 دلارە، ئەوە پرسیارم کرد بە 2 دلارە. ئەوە کابرا دەفروشیت 1.2 ملیم. تەحەدا دەکەم ئەگەر ملیمونی ویش دەربچیتن. ئەوە زیانی چییە؟ زیانی چییە؟ چۆن مەسەلەن 4 ئەمپێر 5 ئەمپێر کارەبای تێڕە بپەڕێت
تحملی گەرمای هاوی ناکەتن یەکسەر ئاگری تێدەکەویتن شوێن هەیە بەهۆی ئەمەوە سوتابێ ئامڕۆ لەکن کابرای بووم بەرپرسی شەریکە بوو خاوەن شەریکە بوو گوتی زۆر مجمع یاخود مخەیەمی کەمپی ئاوارە و پەنابەر لە دۆک سۆتاون ڕێژەی هەر سەرێکی بەهۆی وایری خراپ بەکارهێنا بوو ئەوە بەکارهێناوە دەبووە مقاولەوە لژنەی کەشف ئەو وایرەشی دیوە لەوێ نازانم ئەوە ئیشی حکوومەتە بەڵام ئەو وایرە تحملی تیاری کارەبایی ناکات بە ئەمەش درۆیەکی تر لەگەڵ خەڵک وانە درۆی غشە ئەم گڵۆپ و دەرمانانە چییە خۆ دەرمان بە حساب وتیان چاک بووە دەرمان چاک بووە ئێستا ئەمڕۆ ئێوارە لە دۆک چۆی مەمەدخەری دەرمان دوو جۆر دەرمان بیوە هەمووان دەرمانە هەمان ناوە هەمان ناوی علمیە یەکێکیان بە تێست و بە فەحس و گۆمرگ و هەموو شتێک داخل بووە یەکێکیش بێ هیچ تێست و فەحسیش داخل بووە هەردووکیان لەناو عەلاقەیەکی باشە ئەمە هەر عەشوایی ئەم نمونانە و کۆ کردوێتەوە ئەگەر بازار بگەڕی هەزاران سەمپڵ و نمونەی بێکەڵەکە ئەمڕۆ یەک سەعاتە لەناو بازار بوو ئەگەر هەفتەیەک بگەڕم ڕەنگە سەدان شتی تریش ئەگەر بۆ نمونە سەرۆکی حکوومەت کەسێکی وەکو تۆ بکا بە سەرۆکی لیژنا لە ماوەی 6 مانگە چەند ئایتمی تەزویریان پیشانەی کاکڕەنج ئەمن هیچ گرنتی نادەم دەبێت نیەتی سافی بێت ئەگەر ئەو کابرایە لەوێ بێت دەسەڵاتێکی پاک پێ بدات و ئەگەر ئەو کابرایە بۆ بەرژەوەندی تاکی ئیش نەکرد بۆ بەرژەوەندی گشتی کار بکەن حتمما هەموو شتێک دەتوانێت بکەن وەزعی هین چۆنە وەزعی گۆشت و خۆراک وشت لەسەرەوەش قسەت هەیە وەڵڵە شتی عەجێب و خەیاڵم هەیە باش بنەرانی بەڕێز با سەیری ئەم سەردانە مەیدانیان بکەین دوای ئەوە بزانین جەنابی دکتۆر ئەم شتە عەجیب و خەیاڵەیانەی کە لەسەر برنج لەسەر گۆشت لەسەر خۆراکێتی لەگەڵ میوانەکانی ترم چییە و نوێنەری وەزارەتی پلاندانانیش لێرەیە بزانم بۆچی بیناکەیان وا چۆڵە بزانم بۆچی کۆمپانیا حیزبیەکان جمەیان دێ کەچی نوێنەرەکانی حکوومەت دەستبەتاڵ لەوێ دانیشتون فەرمونون مامەستانی خۆشەویست سڵاوتان لەبێ فەرموو مامەستا بەڕێزان لەرکێن سڵاوتان لەبێ دیارە لەوانەیە لە یادتان بێ زنجیرە بەرنامەکانی کە لەسەر کوالتی کۆنتترۆل ئەمان کرد ساڵی 2008 و 2009 ئەوە لەگەڵ دکتۆر مۆیەت خەڵکانی خاوەن زانست و پسپۆر زۆر هاواریان کرد کە ئێمە پێویستمان بە سازان و دروستکردن و جۆرکردن و چێکردنی تاقیگەی تایبەتمەند و پرۆفشناڵ هەیە لەبەرەوەی بە قسە کوالتی کۆنتترۆل دروست نابێت بە ئامێر دروستە بێت بە تاقیگە دروستە بێت ئەوە بوو ئەو دەما جەنابی سەرۆک بارزانی خۆی بڕیاری فەرموو کە پێویستە پارەی تایبەت تەخسیس بکرێت لەگەڵ ئەوەی کە ئەو کاتە تایبەتمەندیەکەی سەرۆکاتی هەرێمیش نەبوو بڕەپارێکی باش دابین کرا بەڵام هەنگاوێکی زانستی ڕێکوپێک نرا بەڵام دوا بەدوای ئەوە کە دیارە لە قازانجی ئەم و ئەو حیزبەکان و ئەو لاولا نەبووە هەنگاو بە هەنگاو هەم ئەوەی کە دەستی کرد بە دروستکردنی کە دکتۆر مۆیەت بوو تاوەکو تاقیگەکان هەمووی لە پێخران مەشلول کران. چۆنی مامۆستا باشی بەس لەبەر لەواچێ دەوام لێرە بنەگین ئیشتان نییە هیچ ئیشێکمانیانەوەڵا هەر من یەکێکم لەو ئەندامی ئەو تیمەی کە دروست کرا ساڵی 2010 دکتۆر مەیەت کە دروستی کرد بۆ پارێزگاریکردن لە خەڵکی هەرێمی کوردستان لە هەموو ڕوویەکەوە ئێمە توانایەکی مرۆیی زۆر باشمان هەیە بەڵام کە ئەوەی کە نیمانە تواناکەی کەمانە کە هیچ مەساریفێکمان بۆ ناکرێت بۆ کڕینی ئەجیزە یان چەندین ئەجیزەمان هەیە لە یا چەندین ئینسترومنتمان هەیە کە چەند جارێک داوای مینتینسمان کردو بۆیان کە ئەم جیازانە پێویستیان بە کالیبرێشن هەیە پێویستیان بە مەجموعەیەک لە مواد هەیە بۆی بتوانن جاری کە بکەونەوە بتوانن کەرتی تایبەتێکە ئەڵەن کەرتی تایبەتەکات پارێکی زۆریەوێ دەرخستەمان بۆ بکە چەند جارێک ئێمە دەرخستەی خۆمان نردووە بۆ وەزارەت لە وڵاتە کەرتی تایبەتێکە ئەبێ سیحەتی گشتی وڵاتێ بە تەنیا بیرێتە کەرتی تایبەت یا ئەبێت جیهەتێکی ڕقابی هەبێ کە بە پێی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران ئێوەن خۆی بە پێی بڕیارەکانی ئەنجومەنی وەزیران بە پێی بڕیاری 1970 بڕیارێکی زۆر جوانە نیراوە بە کەرتی تایبەت کەرتی تایبەت کۆتوبەندی کەمترە مەسەن لە کتابوونا و کتابکوم دەرخستە بێنە ئەو بێنە ئەو کۆتوبەندەی کەمترە توانای ئەوەی هەیە دەستی کراوەیە ئەتوانێت بەس بەبێ ڕقابەت بەس مشکلەکە لێرەیە ئێستا جەنابەت ئەتوانی سەردانی مەرزەکان بکەی کەرتی تایبەت ببینی کە لەوێ مختبەری کەرتی تایبەت چۆنە
ئەو ئینسترومە ئەو جیازانی کە پێویست بێت لە ناو مختبەرێکی جیانیا هەبێ لێوێ بوونی هەیە ئەیشی بەڵام پێکرێ لەبێنی کەوانەیەکە ئایشی پێکرێ وەڵامەکە چییە؟ نەخێر سامپڵەکان مەسە ئەگەر لە ڕۆژێکا 100 سامپڵ بێتە ئەو شوێنە بە شێوازێکی زانستی ینی من باسیەکەم 100 سامپڵ بێتە ئەو شوێنە هەموو مەرزەکان هەموو مەرزێک مەسەن مەرزێکیان بە تایبەت 100 سامپڵ بێت ئەو تەنها یەک جیازیەیە کە ئەتوانێت و فەحسب ئەو جیازە کافی نییە بۆ نمونە باسی جیازی HPLC بکەین یان GC بکەین ئەو جیهازە بۆ هەر سامپڵێک نیوس کاتژمێری پێویستە تۆ ئەگەر بێت ئەم 100 سامپڵە دابشکی بەسەر جیازێکە یعنی شەو ڕۆژێک کافی نابێ بووی هەر سامپڵێک نیو ساعت لەبەرەوە ئەم جیازانەکە کراون ڕاستە جیازی زۆر پێشکەوتون بەڵام دیوێکی بریتێ لە چاوبەست چۆن لە حکومت مەسەرەن تۆ هەر کەسێک قسە بکە بڵێ ئەم کۆمپانیانە هیچ ئیشێک ناکەن ئەگەر ئیشیان کردایە ئەم هەموو سەرەتانە ئەم هەموو نەخۆش شێرپەنجەیە داخل نابن کە تو ئەم قسەیەکەیت بۆ ڕۆژی دوایەوە لیژنە من چەند جارێک بەرنامەکانی جەنابتم بینیوە لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیران دەرەچێت بۆ بە دوواداچوون بۆ ئەم بابەتە بەڵام کە هیچ ناوی لیژنەکە بینی پسپۆریان نبینی هیچ کەسێکیان پسپۆر نین لە بوارەیە بەڵێ یەتەوێ ئەجیزە بۆنی هەیە ئەجیزیان هەیە بەڵام ئایا تا چەنە مەجیزانی جاهێن کۆنگرێتی ڕۆژنامە نووسیەکەن ئەڵێن وەڵا لە هەندێک لە دەستگاکانی ڕاگەاندنەوە خەڵک ئەترسێنن و نازانم چی و بەتاچیت ئێمە خەڵکە ترسێنین یان ڕاستێکەت چۆنە ئێوە ڕاستیەکی زۆر جوان ئەتانێت بۆ بینەران بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوون بکەنەوە بە شێوازێکی زانستی لەبەرەوەی کاک ڕەنجەنابێت لە هەموو بەرنامەکان تا کەسی زۆر پرۆفشناڵە دێناوە کەسی پسپۆرە دێناوە لە بوارەکەیە و ئەوانە کە مقابلەشیانەکەی هەمووی خەڵکی دڵسۆزن یانی باوەڕ کەسی حەزیلەوە نییە کە ئێستا تۆ حکوومەت تۆ کوڕی حکوومەتی حکوومەت تۆی پەروەردە کردووە پارەی تا سەرف کردووی بۆ ئەوی کە ئیشەکە بکەی وایە وەکو کەسێکە مەحامی حکوومەتەکەی خۆتی لێتە پرسم لەم وڵاتە کوالیتی کۆنتترۆل هەیە کوالیتی کۆنتترۆل سفرە ئەتوانین بڵێن لە ژێر سفرە کوالیتی کۆنتترۆل تەنها دەستگایەکە بۆ شەرعیەتدان بە ئیشی کۆمپانیاکان هیچیکە لە ناو کۆمپانیاکانە کوالیتی کۆنتترۆل هەیە بۆ مەفهومە جیهانی کە وڵاتانی گەشە کردو و پێشکەوتویانە کە خلیچەتی کە ئەوروپایەتی نەخێر بەی شێوازێک لەبەرەوەی ئیشی ئەم کۆمپانیانە بۆتە ئیشێکی بزنس بۆتە بزنسێکە لە بینی مەرزەکانە ئەم مەرزە بۆ ئەو مەرزەی کە زیاترین کاڵا لەسەر گرەوەکەیان لەسەرەوە ئەساسەیە کام مەرزیان زیاترین کاڵا ساڵانە داخڵە بێت ئەی باشە کاڵا هەیە مەرزە ڕەفزی بکبڕۆ لە مەرزێکی درەوە بێت باڵێ کاڵا هەیە من خۆم لە مەرز ڕەفزم کردووە شیر بووە لاکتۆسفری بووە ڕەفزم کردووە ئەم شیرە لاکتۆسفری نابێت لاکتۆزی تیابێت لەبەرەوە ئەگەر یەکێک بیخوا حەساسیەت هەبێ بۆی هەبێ بێتەوەی کوشتنی ڕۆژێک لەگەڵ ماڵەوە بازاری مەکرد ئاوام کرد یەکسەر حەپەسام ڕەفەیەکم بینی کامل لەو شیرە هەفتەیەک لەوە پێش ڕەفزم کردووە زۆر شتە ڕەفز کردەوە لە بازاریش دیوتە زۆر شت هەبووە لە پاکەرەوە لە خواردن لە سوتەمەنی کە پاکەرەوەیەک ڕەفزەکەی لە بازار ڕافرۆشرێ زیانەکانی چییە؟ زیانەکانی ئەم هەموو ئەگزیمای دەستی ئافرەتانەکە زیای کردو ئەم هەموو نەخۆشی پێستەی ئافرەتەکە زیای کردووە باوەڕێ بە کاک ڕەنج پاکەرەوە بۆ هاتوو بۆێرە خۆی پاکەرەوەی بۆ تاقیم بەکارێ پڕ بۆ لە بایۆلۆجی دەرنەچوە پڕ بۆ لە بەکتریا و لە ینی پاکەرەوە خۆی بەکتریای پاکەرەوەکە خۆی بەکتریای تیا و کە زۆر بەشی ئەوانەی کە مشکلەمانە ئێستا ئەمانەی ناوخۆن کە هیچ ڕقابەیەک و کۆنتترۆلێک نییە بەسەریانەوە باشە ئەمەی دەزوشک بوونەوە کە زۆر ژنان تووشی بووە ئەگزیمە بەڵێ هی ماوەتی پاکەرەوەکان ماوەتی پاکەرەوەکان خەڵک لە وڵاتە زۆری دەستی گرتووە بە کڵاوەکەی خۆیەوە بانەی با تۆ بۆ ئەم حەقیقەتان ناڵێ من لەبەرەوەی خەمخۆریم وڵاتم ئەم حکوومەتەی خۆمان مەسرفێکی لە منا کردووە کە مەسن ماستەرم تەواو کردووە خوێنومە چەندین دەورەم بینیەوە هەوڵی لەگەڵ من ناوە بۆ ئەوەی کە من ئەو ڕاستیانەی کە ئیزانم یعنی وجدانیان پێم قبول ناکرێت وجدانیان و زانستیان ئەو ڕاستیانەی کە ئیزانم ئەبێ خەڵکی کوردستان بیزانێ خەڵکی کوردستان تاوانی هیچ تاوانێکی نەکردووە تا بەم شێوەیە سزا بدرێت تا بەم شێوەیە لە وڵاتانەوە سزادانی خەڵک گەشتووەتە ئاسی سزادانی خەڵک نەپشکنین لە لای تۆی زانستی یەکسانە بە سزادان بە سزادان بەڵێ لەبەرەوەی کاچیتە مارکێتەکان تۆ بۆ نمونە خۆت کادری کواڵەتی کۆنتترۆل سیقەت هەیە بە
بازارەکانی کوردستان کە ئیتر هەرچی لە بازار بوو یعنی ئێمە لی دڵنیابین و پشکنینی بۆ کراوە ناوەڵا هیچ سیقەیەکمان نییە ئەو شتانی کە من لە بازارەکانە بچم بیکڕم یعنی هیچ سیقەیەکی نییە هیچ مەوادێک نییە ئیلا ئەو ماوادانە نەبێت کە لە ئەوروپاوێن بە قاچاغیان لە ڕێی مەرزەکانەوە نایەن لە ئەوروپا و بە قاچاغیە لەبەرەوەی لە وەزارەت ئینی نییە بەڵێ بەڵێ ئیلا ئەو ماوادانە داوای شتم کردو و توانە وڵای کاکە بۆمان نییە بێنین شتی ئەوروپی بۆمان نییە بێنین شتی ئەوروپی بە پێی لەبەرەوەی ماسەفاتی عێراقی تۆزە کۆنە لە ڕووی فیزیاییەوە بە لە ڕووی شتی بەرز باڵێ لە بەپی ماسەفات لە فیزیایە دەرناچێت ماسەفاتی عێراقی یەک دقا خوشکی نەتخوا جەنابەت شنۆخان هەردووکتان بینەرانی بەڕێز لەگەڵ ممێنەرەوە مامەسای خۆشەویست دیارە ئەمە ئەو کادرانن کە حکوومەت مەصرفی تیاکردن بەڵام ئەمە ئێستا بێ ئیشەکانی کوردستانن کە بەداخەوە ئێڵم هەمویان ماستەریان هەیە ئیش و کاریان نەزانی بووە بەچی نەبووە بە پشکنین بووە بە خەفەت قسەکەم ڕاستە وەکو کەسێکە ماستەری بە کیمستریت هەیە کە ئەچیتە بازار دڵنیای لە شتومەکە هیچ حاڵەتێک هەیە بۆ نمونەشت لە پشکنین دەرچوو بێ و تۆ دڵنیاش بی کە خۆی لە ڕاستی ئەگەر پشکنینی بۆ بکرێ ئەمە نابێت دەرخواردی خەڵک بیرە واللهی من وەکو بزانم ئاگادارم نییە لە نمونونەکان ئاگادارم نییە بەڵام یعنی خۆی یعنی حقیقەتەکە وایە ئەبێ ئێمە ئیشراف بکەین وەکو جهێتێکە حکومی ئەو جیهازە هەموویمان هەیە ئەو ستافە شارەزامان هەیە ئەبواە ئێمە ئیشراف بکەین بەسەر کەرتی تایبەتەکە تۆ پێ دوایە ئێستا لە کوردستان کواڵەتی کۆنتترۆل هەیە بۆ واتایی کە تۆ بۆی و خوێند و جۆرێک بە هیچ جۆرێک من هیچ شتێک بە کواڵەتی باش نبینم ڕاستیت پێ بڵم ئێستا ئەگەر بیت لە ماڵی من سیرکەی ئەو شتانێکی ئێمە بەکاریانین ئەڕۆین لە لادیەکانە شتی کوردەواری ئەکڕین لە بابەتی پەنیر لە بابەتی ماست یعنی بە حیاتی ناڕۆم ماستێکی معلدە بکڕم هی ئێرانی یا تورکی چونکە بە جدی ئەوەی کە من ئەیبینم هەستەکەم یعنی ئێستا لە بریەوەی ئێران و تورکیا بە چەکی کیمیایی مان کوژن بە چەکی بایۆلۆجیەمان کوژن یعنی ئەمە ڕێگایەکە ئەمە قورسە یعنی تۆ کەسێکی علمیت مەسەڵەن ئەمە چۆن پشت ڕاستەکرێتەوە ئەو کاتە دکتۆر مؤیدت بان کرد چکولێت چەند نەستەلەیەکی هێنا بوو کە بەراوردی لە کەنەدا پشکنینی بۆ کرد و لێرەش کردی هەر تاجرەکان کە هاتوون من لێرە قسەم لەگەڵ کردوون ئەو بتڵە ساردیانێکی هێناویانە پێیان وتم وتێتی ئەمەی کە بۆ ئێرەی ئەهێنین بە هیچ جۆرێک لە ئێران نییە ئیتر ئەوە یعنی لە 100% تەکی دەکاتەوە لەوەی کە هیچ شتێک ڕێژەی موادی پارێزەری زیاترە موادی حافظە والله من لە نزیکەوە هیچ شکر ئەو شەکری کە بەکاری ئەهێنێت پێم وایە هەر لە بتڵێکە لەیەک پەرداخە 12 کڵۆ شەکری تایە ئەخر بەس بۆچی ئەمە لە بازارڕە هەیە ئەمە پشکنینی بۆ ناکرێ پشکنینی بۆ کرێ کاگرنجیان بەڵام خۆی بە پێی ماسەفاتی عێراقی بە پێی ماسەفاتی ئەوروپیارێک لە FDA یان کۆدێکسیش بێت سەیری پارامیتەرەکانەکەی مەجموعەیەک پارامیتەر هەیە ئاسانە بۆ نمونە pH پرۆتینە فاتەکە هیچ تەسیرێکی مەسەن تەسیری هەیە بەڵام ڕێنجەکەی تەسیرێکی ئۆتۆی نییە لە دەرچوونیان لە دەرنەچوونیان بابەتە ئەو کامەی ئاسان بێت ئەو فەحسانی بۆکرێ بەڵام ئەگەر بیت ماسەفاتەکە بە تەواوەتی جێبەجێ بکەی لە ماسەفاتەکە هەندێک موادی حافظە هەیە هەندێک موادی ئەنتیۆکسیدان هەیە ئەناسرە قورسەکانمان هەیە هێڤی میتاڵەکانمان هەیە هیچی ئەمانە کە پێویستی بە جیازە مویمەکانە کولفەی زۆرە فحسی بۆ ناکرێت بەڵام pH میترێک هیچ کولفێکی نییە بۆچیمانەوە نیە کاکرنج ئەفو جارێکش تاقی کراوەتە جەنابەت وتت ئەو بەرهەمانە جارێک ماسمادانەوە 3 ڕۆژ لە هەتاو ماستی ئەوانە کە دەرچوون لە فەحس لە کۆمپانیەکان عیبی نییە دوای 3 ڕۆژ تەنانەت لە هەتاو ماستەکە ئەتوانی بیخۆی هیچ کێشەی بۆ دروست نەموواتە عیمات حافظە دیارە زۆرتیایە کەواتە نەک عیبی نییە ئەمە یعنی عیبی هەیە بەڵێ مە بەسم تێک نەچوو یعنی مە بەستم تێک بەڵێ لە دوای 3 ڕۆژ بەڵێ بەڵێ مە بەستم لە هەتاوە لە دوای 3 ڕۆژ هیچ کێشەی بۆ دروست نەم هەر ماوەتەوە وەکو خۆی هیچ خراپ نەگرنج ئێستا کێشە نییە کە ئەوان ئەو ئیشیان گرتووەتە دەست بەڵام کێشە گەورەکە لە حکوومەتە کە ڕەخابەی لە دەستی ئێمە هێشت وەستەندۆتەوە قەراری 1970 ئەنجومەنی وەزیران تەنها بڕگەی یەکەمی جێبەجێ کراوە ئەویش ئەوەیە کە ڕادەستکردنی پرۆگرامی پێشوەختە بە کۆمەڵگەی
دەواازە سنووریەکان یعنی لەلایەن کۆمپانیەکانەوە پشکنینەکە بکرێ ئەگەر ئیتر بەرگەکانی کە هەمووی ئەمە هەڵەیە بە پێەوەی تۆ خوێنوتە قەیناکا پێیان درراوە کێشەمانی هەرچەند من نازانم کێشەکە سیاسی بوو درابەوەن ئەگینا ئەوەی کە ئەوانەی کەن هەر هەمان شتەکە کاتی خۆی ئێمە کردومانە ئێمە ئەمانتوانی تەتەور بین بە ئیشەکە بەڵام ئەوان لیان سندینەوە لەبەرچی لەبەرەوەی کۆمپانیا تەنها حزب کۆمپانیا تەنها بیر لە داهاتەکەنەوە ئەیان توانی لێرەش ئەو سعری پشکنینەکان زیاکەن بۆ منە من زاهیەگە هاتە ئێرە ئەم دەست شۆرە من فەحسی کیمیایی فیزیایی مایکرۆبایۆلۆجی بۆکەم تەنها 15,000 لێوەرەگرم هەمووشی بۆ ئەەکەم بەڵام لە مەرزەکان بەس فیزیایی کە بۆی ئەکات چەند بڕگەیەکە بۆن منە ئەڵێ دی بزانم نووسراوە هاندوۆش بۆن منە بەروارەکەی نووسراوە بۆ هەر یەکێک لەمانە 5,000 لێوەرەگرێ یعنی بەس فەحسێکی فیزیایی بۆ ئەمە بە 90,000 کۆتاییەت جا فەحسی مایکرۆبایۆلۆجی هەر یەکێکی بە 50 یا هەر پارەکە وەرەگیرێ و تەواو زۆری لەیبڵەکە شتێکی ئاساییە لەیبڵەکە شتێکی ئاساییە بەس من چۆن بزانم بۆ نمونە ئەمەی کە نووسراوە لەسەری ناوەڕۆکەکەی ئەمەیە ئەمە لە 100% ئەکرێ ناکرێت کاگرنج ئێستا ئێمە کۆمپانیای ناوخۆمان هەیە بەڕێوبەرایەتی پیشەسازی نمونەمان بۆ ئەنێرن لی کۆمپانیا ناوخۆکان کە زاهی و بابەتی پاکەرەوەکان دروستی ئەەکەن ئێمە لێرە پشکنینی بۆ ئەەکەین دوای ئەوە نەتیجەکەمان ئەگاتەوە بە پیشەسازی ئەوان ئیجراعاتیان لەگەڵ شت هەیە ڕەفزە کرد بێت لە بازاڕیش هەبێستا چۆنە بەنسبەتی ئەوەی کە ئەڵم پیشەسازی ئەیکا بۆ نمونە من ڕەفزی ئەەکەم ئەو ئیجراعاتی لەگەڵەکە دوای نمونەی ترم بۆ ئەهێنێتەوە چاکی ئەکا دەرئەچێ بەس ئەم ماوەیە لیژنەکانی قایمقامیت چون نمونیان هێنایە و هەر لە مودەیەکی کەمە من یەکەم جار ڕەفزم کرد چاکیان کرد دوای ئەوە هەمووی ماوەیەکی کەم کە هێنایەنەوە مایکرۆبایۆلۆجی دەرنەچوو کیمیایی دەرنەچوو مەزایمە بەسی چۆنە چۆن این بۆم بەرنامەی تۆ شتێکی باش لەگەڵ خۆمایەنم ئێمە ماوادەکە هێنا دەرنەچوو من ئەم باجنەمبەرت دەرنەچووە بە شیاو نییە باجنەمبەری دوای ئەوە وتی چاکەکەم بەسەر چاو هێنای شتێکی زۆر مەزبوط زۆر کوایەتێکی بەرز بەس هەر ئەو دانەیە بوو بۆی لێرە دەرچێ ئۆکەی پێ بدرێت دوای ئەوە لە بازار دوای مانێک بەرهەمی ئەو شەریکەیە گیرا هێنرا بۆ ئێرە لە جاری ئەو جارێکە دەرنەچبوو لەو جارش خراپتر بوو کەواتە ئێستا مناڵی ئەفو ئێمە ئێستا ئامانجمان ئەوەیە کە کواڵەتی چاک بکرێت و بتوانین ڕقابەی کۆمپانیاکان بکەین ئێستا من چیلۆ جیهازانە بکەم ئەوە جیهازی برنجە ئەوە ئەتوانی ئەفو بیت لەگەڵم ئەوە جیهازی سپیکترۆ بۆ دیاریکردنی عنسوورەکان بەکارەهێنرێ لەو کاتەی کرا بۆ هێوی میتاڵەکان لەو کاتەی کە کراوە یعنی لەبەر ئەوەی کە کالیبرێشن نەکراوە بە پێی پێویست هاوکاریان نەکردین لە سەر و خۆمانەوە نەمانتوانی بەکاری بێنی ئەوە جیهازی کردان لێە بۆ دیتێکشنی پرۆتین و بۆ دیتێکشنی ئامێرانەیە کە هیچ سوودی لێ نەبینرا کە سەرۆکاتی هەرێم کە سەرۆکاتیان کڕین لەبەرەوەی پشگیریان نەکردین چونکە ئەم جیهازانە بەردەوام پێویستیان بە کالیبرێشنە من لە 2013ەوە تا ئێستا چەند جار داوای کالیبرێشنم کردووە بۆ 2 ئامێر هی ئۆتۆکلیف کە لە تاقیگەی بایۆلۆجی بەکارێم تا ئەم دقەی بۆیان نەکردم تەنها ئاعتیماد دەکەمە سەر ئەو لەزگەیی کە ئەیکەم بە شوشەکەەوە ڕەنگەکەی ئەگۆڕێ من پێم بڵم ئەم تاقیمەی کە کردوێتی ناجیحاتە ئەو کاتەی کە کواڵەتی کۆنتترۆلی مەرزەکانی را بە پارتیوەکێتی و گۆڕان ئیتر هیچ هاوکاریەکی ئێوە نەکرا چەند جار ئێمە نووسراومان بەرز کردوێتەوە وخواڵ ناگرێت لە دەستەش ئەوانیش هەر بەرزیان کردوێتەوە لەم ئەخیرەیە کە دکتۆردارا جەنابیان بوون بە زیر زۆر هەوڵیە ئەگەدارم کاک هەواڵ کە لەوێ سەرۆکی لێپرسراوی بەشی کۆنتترۆلی جۆریە وتی زۆر هەوڵەما من ڕۆژێک بناقەشەم لەگەڵ کردوتم من یاداشتم نووسی و ئەمێ ڕاستە وتی ماوەیەکی زۆر هەم لەگەڵ بەغا هەم لە سلێمانی چەند کۆبوونەوەمان کردووە چەند نووسراومان بەرز کردوەوە ئەنجومەنی وەزیران بەو دێڕە جوابیان ناینەوە کە لە ئێستاە سەرقاڵی تازەکردنەوەی عەقدەکانن لەگەڵ کۆمپانیاکانە یعنی سەبەڕای تۆ مناڵی دەوڵەمە مناڵی فەقیر مناڵی مەسوول مناڵی دارا مناڵی نەدار هەمووی لەژێر هەڕەشە هەمووی لەژێر هەڕەشەیە تۆش قەنەعەتە دوایە کە کورد لەژێر هەڕەشە لەژێر هەڕەشە هەر لە مودەی پێشوە بۆ پشڕاستی و قسەی جەناب لە مودەی پێشوە کتابێکمان بووە تۆ لە وەزارەتی خۆمان لە وەزارەتی پلاندانان بە دوواداچوون لە کتابەکەیان نووسراوە بێ بە زووترین کات بە دوواداچوون بکرێت بۆ ئەو ئاردانەی هاوردا ئەکرێت بۆ ناو هەرێمی کوردستان لەبەرەوەی موادێکی ژەهری تایە ئەم ئاردە لە کوێ هاتووە بە چ سنوورێک بە دوواداچوونمان تاسە نەکراوە لەبەرەوەی لیژنە پێک نێنراوە تا کتابوونا ئەگەر حکوومەت خۆی بڵێ ژاهریتە نەسەن ئەڵە ژاریتە باڵێ لە کتابەکە هاتووە وەزیری کوشت و کاڵیش
جەنابی وەزیر ئەویش ئاماژەی پێکرد باڵێ ئاماژەی پێکرد ئەوە نابێ لیژناوە نابێ بیرۆکراسیەت هەبێ یەکسەر بڕیار یەکسەر بڕیار بیرێ لیژنەیەک دروست بکرێت بۆ مەرزەکان ئەم فەحساکەن دەبێتی اینجا دوای ئەوە بڵێ وڵاتیایە بوو ڕمەیخۆن کاک ڕەنج لە مواسەفاتی عێراقیە ئەو مەوادە ئاماژەی پێکراوە ئەڵێت ڕێژەکەی نابێت لە باڵێ ئەڵێ نابێت ڕێژەکەی لە 6 ppm زیاتر بێ دوای 5 ساڵ وەزارەت هاتووە ئەڵێ ئایا بە دوواداچوون بکەن بزانە لەم کۆمپانی ئەهلیانەیە ئەم فەحساکرێت تا ئێستا نەکراوە لە دوای 5 ساڵ 6 ساڵ لە مەرزەکان نەکراوە کۆمپانیەکان هەڵ نەساون بەم فەحسە چەند جۆری فەحسی هەستیار هەیە ناکرێت لەوانەیە زیاد لە 200 فەحسی هەستیار هەبێ کە ناکرێت بە هیچنەوە هیچ زەیتێک نییە لە ناو هەرێمی کوردستانە فەحس کرێت باشە ئێستا ئەگەر بۆ نمونە جەنابی کاک مەسرور بارزانی جەنابی کاک قوبات تاڵەبانی گەنجێکی وەکو تۆکە حکوومەت خۆی پەروەردەی کردووی پرست پێ بکە چی ئەەکەیت لەکوێوە دەست پێەکەیت چەند جۆری فەحسەکەی بە ئیجباری ئەم موئەسسەسەی ڕەقابیەت چی لێەکەیت ئێمە مواسەفاتێکی زۆر جوانمان هەیە مواسەفاتی عێراقیە ئەگەر هەنێک شت هەیە بۆ مواسەفاتی عێراقی کە کوانە ئەتوانین پەنابەرینە بەر مواسەفاتی ئەوروپی کاکە مواسەفاتی ئەوروپیمان ناوێ جاری بەس عێراقەکە تەطبیقکەین شت هەیە لە بازاڕەکە تۆ ئەیزانیت و هەر پشکنینیشی بۆ نەکراوە بەڵێ من چەند جار مناڵی خوا گەورەی خوا مناڵ و گەورە هەمووی چشتی پێلێنرێ بۆ نمونە زەیت چەند جار زەیتم بینیوە هاتۆتە ئەوێ هیچ پشکنینێکی بۆ ناکرێت ئەو پشکنینانە ئەکرێت کە پێشتر حکومت خۆی بە کادری وەکو ئێمە بەبێ جیاز بەبێ ئینسترومنت ئەمانتوانی بیکەین ئێستا شتانها ئەوە پارێکی زۆر هەر ئەوە ئەکرێت مەجموعەیەک فەحس هەیە کە بە جیازی جیسی ئەکرێت زۆر زەڕورە پرۆفایلی ئەو زەیتانە دەربکرێ ئەمە چییە لە چی پێگاتوە چ غەشێکی تیاکراوە لەناو ئەم زەیتانەیە چەند ڕێژەی موادی ئەنتیۆکسیدان بەکارهێنراوە کە ئەمانە ئەم موادانەوە موادی حافیزە معاملەیان لەگەڵاکرێ ئەم زەیتە هەموو ڕۆژە خەڵک بەکارێنێ برنج هەموو ڕۆژە خەڵک بەکارێنێ ئارد هەموو ئێمە هەمووی کێشەمانەیە وەزارەت خۆی ئەڵێت کێشە هەیە وەزارەت خۆی ئەڵێ کێشەیە بە دوواداچوون بکەن ئێ باشە کێ مەسوولە لەم هاتنە ناوەی ئەموادە ئەمانە هەمووی بەڕێگەی ڕسمی هاتوون هەموو شەریکەکان معروفن ئێکەواتە کۆمپانیاکان پشکنینیان بۆ نەکردوون ئەگەر پشکنینێکی مەزبوطیان بۆ بکردنە ئەگەر لە مانێکا یەک جاریش بێ لە مانێکا کابرا دەباریایی بۆ یەک باریشی بکرا ئێمە تووشی ئێمە نابووین لە سەدا چەنی ئەوەی لە بازاڕایە ئەگەر ئەو ئامێرانە بەدەستی ئێوە بێ یعنی احتیمالی ئەوەی هەیە کە ئێوە نێڵن بێتە بازار بە ناسا غێزانن بە نادروست تێزانن بۆ خواردن دەسەیە هەشتا ئەگەر نەهێڵین بێتە ناوەوە بەڵام ئایا سەر و ئێمە ئەهێڵن ئێمە من وەکو پێشتر تەجروبەم هێلێ لێرە کە پشکنینم کردووە و توش مەشتەکە دەرنەچووە لە سەر و منەوە دوای ڕۆیشتووە شت هەبووە تۆ دەرنەچۆ و بازار بەتەکیید خراوەتە بازار لە هەموو مناڵی خواردیا گەورە بڵێ یەکێک لەوانە لە بابەتی جگەرەیە بوو یعنی ئەمە هەرجگەرەیان هەبوو لە بابەتی پاکەرەوە مایکرۆبایۆلۆژی بۆ منەستی دۆمەناس پۆزتیڤ بووە کە یەکێکە لەو مایکرۆبانەی کە لەوانەیە و کەسە دەستی تووشی حساسێت بە تووشی تۆر نەخۆشیەک بێ پۆزتیڤ بوو دوایی لە سەوتانە ئەمە دووتووە تاقیەکە پشکنین بۆ کرە کەچی هەر ڕۆی وتان دوای مێرە لەلای من نەتیجە ئەم بەسەر و خۆم دوای ئەوە دیسان کتابی پێ ئەکرێتەوە ئیتر دوای ئەوە چۆن و ئەڕات وتیان ڕۆیشتووە و بەڕش کراوە نەک هەر ئەوە مەشروباتیش هەبووە کاتی خۆی کە هاتووە ژەنگ بە قوتوەکەەوە بووە بزانام ڤۆدکا بوو جارێک هاتبوو ژەنگ بە ژێر قوتوەکەەوە بوو قوتوویەک بوو قوتۆکە ئێمە فەحسی فیزیاییمان بۆ کرد لە قایمێت گیرا بوو قوتۆکە هات بێرە فەحسی مەشروبەکەمان کرد لە دوای فەحسی فیزیایی قوتۆکەمان هەڵبچڕی بۆی بزانین ئەو سیلینێ ئەو قوتووە بە شێوازێکی باش ڕووپۆش کراوە ناوەکەی بینیمان ناوەکەی هەمووی ژەنە گەرت بینیوە زۆر خۆی جگەرە کارەسات دروست چەندە خۆمە کێشم باشە بەڵام بینیوتە لەو کارەساتەش کارەساتتر بێ و بە کەڵکی کێشان نەیە و دەرنەچوو بێ لە تاقیگە و هەر تێشپەڕی بێ باڵێ هەرتیە پەڕێ بەڵام زۆربەی لێرە ساغ نابێتەوە لەبەرەوەی مشتێکە خۆی بڕیار لەوەیە کە جگەریەکە بینێ بۆ شێوازێ وشکە قورجی ئەگرێ نایکڕێ بەس چییە هەمووی بەقاچار بۆ شیری مناڵ لای ئێوە دەرنەچێ و ڕۆشت بێتیش ئەسڵەن فەحسی بۆ ناکرێ شیری مناڵ بە هیچ نەوەک بە هیچ لە سنووریش لای ئێمەش بە هیچ نەوەک هیچ توانایکی ئەومان نییە کە بتوانێت بەس کفر نییە شیری مناڵ هەر زۆر کفرە زۆر کفرە بە
بابزام لە وەزارەت ئەبێت ڕێگە پێدانی هەبێ ئەو جۆرە شیرە ئەنجا بێتە ناوە بەڵام ئێمە ئەگەر خۆمان لە وەزارەتی هەبێت چ پلاندانان بێ خۆمان مختبەرێکی تۆکمەمان هەبێ تەنها بۆ ئەو مەوادانەی کە تەسجیلیان کەی لای خۆمان با لە ڕێی مەرزەکانەوە بێن بەڵام یەکەم جار مسەجل بێ لای ئێمە مختبەرێکی وا بەتوانامان هەبێ بتوانین هیچ نەبێ بەلایانی کەم و مناڵەکانمان پارێزراوکەین پسکیت و شیر و شەربەتی مناڵ کۆنتترۆلکەین جارێ خەمی ئەوان بخۆینەوە خۆمان هیچ تیاچوین مشکلێکمان نییە لەوەیە تاوا ئێمە تەمەمان ڕۆشتۆ تیاچوین بەڵام با هیچ نەبێ بتوانین ئەمانە بپارێزین ڕۆڵەی ئەم میلەتەن ینی ئەوان دوا ڕۆژیان میلەتەن ئێمە هیچ نەبێ با لە ئێستەوە قەیچێکە هەنایەک بنین ئیش بکەین تەنها بۆ ئەو مناڵانە لە ڕابردووە لە دکتۆر موێت چی فێربوون دکتۆر مؤەید هەر وەکو مامۆستایەک بوو بۆ ئێمە مەکتەبێک بوو بە جدی ئەوەی کە ئەو بە ئێمەی وت و ئەمەی دروستی کردوای خۆی تێگیرایەوە بە تەئکید تێکرا هەر هێنرایەوە سەر سەفر ئەو پارە خەیاڵی کە سەرف کرا لە 2010 ئەین تەوەقع ناکەی ژوورمان هەبووە پڕ مەوادی مایکرۆبایۆلۆجی کە هەر یەکێکیان هەبوو بە $100 کەڕاوە یەک عولبەی 500 گرامی هەبووە سەر و ئەوەش ئەین تەوەقع ناکەی چەند پارە بە خۆڕایی خرایە زەبڵاوە تۆ چی فێربوویت و من جورئەت و زانست فێر بووم لە دکتۆر مەیەدەوە بەڕاستی کابراایەکی زانستیە ینی هەموو ئیشەکانی بەلایەک زانستەکەی بەلایەک ینی کابراایەکە خۆی تەرخان کردووە تەنها بۆ ئەو ئیشە ئێستا بەیانی زانستە بەیانی حکوومەتی هەرێمی کوردستان چەند کەسی حازرە بۆ ئەوی کە کەس نەتوانێت فێڵ لە مناڵی کورد بکە نەناو خۆ نەدەرەکی چەند کەسی پرچەک و پرزانست و ماستەری حازرە زۆری حازرە یعنی ژمارەکە هەر ئەوەی کە بۆ ئەم مهمەیە ئامادەی کردوون چەندتانوان ئێستا لێرە ئەوەی کە بەس لە دایری خۆمان ینی باسی ئەوە بکەین لە دایری خۆمان زیاد لە 15-20 کەس ئامادێ لە اختصاسی جۆرا بەڵە زۆر سپاس ئەمەوێت لە جەنابیشت بپرسم تۆ چیەکەی لە کواڵیتی کۆنتترۆل بەڕێستان لێپرسراوی تاقیەکان بوو ئێستا لێپرسراوی بە دوواداچوونی بازارم چ کارە ساتێکە بینی شتی ئەمەلیم بۆ بگەڕەوە کە زۆر خەفەتە لێ خوارد لە تەجروبەی ئیشکردنی خۆتە شتێکە بە کەڵک نەهاتە بێ خراپێتە بازارڕەوە شتێ وتبێتان نابێ هەبێ و تێپەڕێنرابێ طبعاان ئەگەر ئێمە شتێک لێرە دەرنەچوو بێ و لە بازار بینی بێتمان جێ ئەسەفە وەکو چی ئەدبینی یعنی وەکو بابەتی کۆزماتیک بابەتی پاکەرەوە بەس گرنگ لێرە ئەوەی من ویستم بیڵێم ئەو کێشانە هەموو لەوە خۆیەگرێ ئەبێ ئێمە وجودی ئێمە ئەوە بێ بڵین ئەمە گونجاوە لەو ڕێنجەیە ئەمە نەگونجاوە ئەم پشکنینە ئەبێ بکرێ بۆمەوەکەوەی کە باوان باسی کرد وتی هەنێ پشکنینەیە کە زۆرورە بکرێ ناکرێ ئەوان ئێمە بریارە دەیچی زۆر شت هەیە کە پشکنینە پێویستەکان ناکرێت ئێمە نەتیجەکان نبینین نەتیجە نبینین دەستەکانت خۆش ببینەرانی بەڕێز ئەوەی کە گوێتان لێبوو ئەمە قسەی خەڵکانێک نییە کە بڵێ پێم وایە و قسەی گشتی بکات بەڵکو ئەمە قسەی کەسانێکە کە حکوومەت خۆی مەصرفی تیا کردوون بۆ ئەوەی کە خەڵک بپارێزن ئەوە ڕای کادرەکانە کە حکوومەت خۆی دروستی کردوون کە چاوی حکوومەتن کە ویژدانی حکوومەتن ئەبێ گەورە و پیر و مناڵ و ژن و پیاوی ئەم وڵاتە بپارێزن بنەرانی بەڕێز ئێستا ئەچمە ستۆدیۆ بۆ کۆمپانیەکانیش دیارە ئێمە ئاگاداریانەکەین هەر کەسێک کە ئەوێ بێتە ناو بەرنامەکە لە خزمەتیان ناین ڕۆژانجارێک تر سڵاوتان لەبێت من هیچ چ پەیامی ئاراستەی بینەرەکانم بکەم پەیاممان ئاراستەی حکوومەت کرد لێرەشەوە بە هەر 111 ئەندامەکەی پەرلەمانی کوردستان بە خوشکبراکانم لە پارتی دیموکراتی کوردستان لە بزوتنەوەی گۆڕان لە یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان ئەڵێم ئەوە حاڵی وڵاتەکەیە بەدەست شمەک و کاڵای خراپەوە ئێوە بەرپرسیارن بەرامبەر بەوەی کە بەڕێک و پێکی یاسای مافی بەکاربەر پاراستنی مافی بەکاربەر ئیشی لەسەر بکەن بیخەنە بواری جێبەجێکردنەوە لەم ژەهربارانکردنەی خەڵکی کوردستان بێدەنگ نەبن داواکاری گشتی پارێزەرە بەڕێزەکان مامۆستایان ئەوانەی بایۆلۆجییان خوێندووە ئەوانەی کیمیستریان خوێندووە هەرچەندە نازانم چی بڵێم لەبەرەی کواڵەتی کۆنتترۆل خۆی دوای ئەو زنجیرە بەرنامەی کە لە ڕابردوودا کردم حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر لە 30 کەسی نارد لە بەریتانیا و لە ئەڵمانیا و لە وڵاتان خوێندیان یەکێک لەوانە کە ئێستا بێئیشە بەڵام پۆستەکەی
بەڕێوەبەری گشتیا لەسەر مێزی بەرنامەکەشم نوێنەری وەزارەتی پلاندانانە ئەبووە ئێستا ئەو محامی ئێوە بووە بەڵام حکوومەت هیچ دەسەڵاتێکیان پێ نەهێشتووە بەخێر بێ سەر چاو مامۆستا غەفار بەخێر بێتەوە بۆ بەرنامەکە کاکە باوان ئەزانم کە فشارت لەسرە تەلەفۆنت بۆ هات هیچ سڵەمینەوە و هیچ پەشیمانیەکەت هەیە لەو قسانەی کە کردت زۆر سپاس یان هەر سووری لەسەری هەر سوورم لەسەری زۆر سپاس دەکەم کاگڕنجیان ئێمە من کە سەرەتا کۆلیژم تەواو کرد بڕوانامەمان وەرگرت سوێندمان خوارد کە بڕوانامە و زانستەی کە لە کۆلیژ وەرمان گرتووە بۆ خیانە لە نیشتیمانەکان بەکاری نێنم ئێمە کۆمەڵە کادرین لەناو لە بەڕێبەراتی کۆنتترۆلی جۆری ئێمە کادری حکوومەتی هەرێمی کوردستانین ئێمە پاڵپشتێکی دارایی زۆر باشمان وەرگرت لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ تەواوکردنی خوێندنی ماستەر چ لە ناو چ لە دەرەوەی هەرێمی کوردستان بۆیە ئێمە پێویستە دیفاع لە حکوومەتی هەرێمی کوردستانی خۆمان و لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاک بە تاکیان بکەین ببین بە محامی حکوومەتی هەرێمی کوردستان و محامی تاک بە تاکی خەڵکی ئەم هەرێمی کوردستان کەواتە ئێستا تۆ هەستەکەی خەڵک نەخەڵک محامی هەیە و نە حکوومەتیش لە ناو کواڵەتی کۆنتترۆڵە کاگڕنجیان حکوومەت محامی زۆرە یعنی ئێمە چەندین کادرین لە ناو دایرەیە هەموو لە بەپی بڕوانامە جیاوازیمان بەڵام ئێمە بەبەر چاوتەوە تۆ خۆتەڵی ئاردی ژەهراوی دێتە هەرێمی کوردستان بەبەر چاوتەوە خوا خوشکانی بەڕێز ئەوانەی کە ئێستا ئەم بەرنامەیە بە لایڤ لە ڕوودا و ستریم هەیە تازە گواستراوەتەوە ڕوودا و ستریم پەیجێکی تازەیە چەند کەستان تووشی ئەگزیما بوون چەند کەستان بە موادی پاکەرەوە ئێستا هیچ کرێمێک دەستان چارەسەر ناکە بەبەرچاوی ئێوە هەزاران شت دێت ئەم وڵاتەوە خۆت باسی دەکەی خۆت دەڵی لە وڵاتە هەموو شتێکێ بەس کواڵەتی کۆنتترۆل نییە تۆ وەک حکوومەتی هیچت بەدەستە هیچمان بەدەست نیە ئێمە ئەو جیهازانەی کە حکوومەت بای 20 میلیۆن دلاری کڕی هیچی ئیشەکات نەخێر هیچی ئیش ناکە لەبەرەوەی لە ساڵی 2012 ئەو جیهازانە دامەزراوە ئەو جیهازانە ئامێری پێشکەوت و ئامێری زیرەکن ئەم جیهازانە پێویستیان بە مەینتینس و کالیبرێشن هەیە ئەم کالیبرێشنە تێچووی هەیە تۆ ئەندازەی خۆراکت خوێندووە لە دنیادا هەیە بە تەنیا کۆمپانیا مەسیری ملەتێک بیرێتە دەست دووسێ کۆمپانیا من ناڵم ئەم کۆمپانیانە دڵسۆزنین من ناڵم ئەم کۆمپانیانە دوور بە خیانەتەکەن بەڵام من باسی ستانداردی دەوڵەتداریەکەم باسی بڕیارەکەی حکوومەت خۆیەکەم لە هیچ شوێنێکی دنیا هەیە مەسیری ملەتێک شیری مناڵی ملەتێک خۆراکی ملەتێک ئاردی ملەتێک بیرێتە دەست سێ کۆمپانیا بەبێ چاودێریکردن هەیە نەخێر خۆی مشکلەکە لەوێیە کاگڕنجیان ئەم کۆمپانیانە هەمووی ئەجیزاتی زۆر باشیان ئەجیزاتی زۆر پێشکەوتو لە ناو مختەبەرەکانیانە بەڵام لە بین دووکەوانە تا چەند تێست پشکنین بۆ ئەو بەرهەماناکەن کە هێتە ناو مختەبەرەکانی لە گفتوگۆکەمان ئەوتە ناکرێ فریاش ناکەون و ناشکرێ هەر سوورم لەسەر ئەو قسەم هەر سوورم لەسەر ئەو قسەم لەبەرەوەی هەرێکێک لەو ئامێرانە ڕێژەیەکی زۆر کەمە بۆ نمونەگەر بین سێری ئامێرەکان باسی بکەین کە HPLC و GC و ICP و ئەمانەمان هەیە بۆ HPLC-ێک بە تەنیا ناتوانێت تەختیەی مەرزێ بکە GC-ێک بە تەنیا شیری مناڵ کە لەو حدودانەوە دێت یا لە وەزارەتی تەندروستی بۆ ئەوی کە بڕیار بەی شیرێکی مناڵان ساڵحە بۆ ئەوەی کە بینە دەرخواردی مناڵەکانمانی بین چەند پشکنی نێوێت زیاد لە سەروسی و پێنج ئەی لێرە چەند دەکرێت ئەگەر پێنج بکرێ باش پێنجەکەش ئاسانەکانە هەر فیزیای و شتەکە مشکیلەکەی لە بێجگە لە فیزیاکە مەجموعەیەک تێستی کیمیایی هەیە کە پێشتر حکوومەتی هەرێم زۆر بە جوانی ئەو تێستانەیە کە ئەیتوانی بیکە ئەوانە پێوترێن مانوێڵ تێست کە ئیشی دەستە پێویستی بە ئینسترومنت نییە ئەوانە ئەکرێت بەڵام ئەوەی کە پێویستی بە ئینسترومنتە ناکرێت لەبەرەوەی ئەم ئینسترومنتانە کولفێکی زۆریان تێچێت کۆمپانیاش لە عالەماوا دامەزراوە کۆمپانیا پێویستە پاشەکەوت بکە پارێکی باش قازانج بکە بەس نەک لەسەر سیحەت و لەسەر سیحەتی خەڵکە نەخۆشخانەکانمان پڕ بێت لە پارێژ لە خەڵک وەرەگیرە و فەحسەکانیش ناکرێت پارە لە خەڵکی ژوەرەگرێ و فەحسەکانی ژوەک و پێویست ناکرێت بە پێی تایبەتمەندی عێراقی نییە تایبەتمەندی عێراقی جێبەجێ ناکرێت بە هیچ شێوازێک دەستخۆش مامەستا من لەسەر مێزەکەم بەس تەنیا تۆش کە بەم نوێنەری وجدانی خەڵک بێزانی وجدانی خەڵک یعنی چی مەبەستم هەمووتان یعنی مەبەستم لایەنە قانونەکێتی کاکە باوان بە هەمان شێوە نوێنەری خەڵکە تۆ ڕاستە دەسەڵاتت نییە وەک وەزارەتی پلاندانان بەڵام نیەت و دڵسۆزەکە تەزانم هەر ئەسڵەن تۆ ماستەرەکە و بۆ ئەوە تۆ نێردرایتە بەریتانیا بۆ ئەوەی کە بیتەوە بەرگری لە خەڵک کەیت و چاودێری پشکنینەکان بکەیوەنە بەس ئێستا هیچ ئیشەکەت نییە لە فەرمانگەکەی خۆت هاتم چۆڵترین دائیرەت هەبوو یەمەوەلات ئەگەر قسەکەم ڕاز نییە بڵێ ڕەنج مبالەغە مەکە و
ڕاز نییە باشە بەڵێ مامەسەجان تۆ نوێنەری مافی بەکاربەرانیت ئەم کاشیەت هێناوە بۆ من بە ڕۆژی نیوەڕۆ بینەرانی بەڕێز ئەمە بە چاو ئەبینرێت خوا لە کاشی فێڵ بکرێ بینەرانی بەڕێز قیاسێکی لەسەر بنووسن و کەمتر بێت ئیتر چۆن لە خۆراک فێڵ نەکرێت ئەوەی کە بینیوتە لە خۆراک کە زۆر زۆر خەفەتت پێ خوارد یەک دوو نمونە مەتوانی بۆ باسکەی جەنابی مامۆستا بەڵێ زۆر سپاس کاک ڕەنج لە برنج لە گۆشت لە خۆراک لە هەموو شتێک هەیە بەداخەوە یعنی کوردستانێنە ئەم هەگەر کاشی داهەبیتن هەگەر توایرا کارەبێ داهەبیتن و سەرنوویسیە 2 ملیمونی فی دوتەک و دەرکەویت ملیمەک 0.8 ئێکونیف وش دەرەنجامێ شۆرتێت کارەبێ سۆتن شێت بن هەگەر کاشی داهەبیتن 5 فی 5 دەرکەویت 48 سنتیم فی 48 مساحتێکا بقەدەر vê هۆڵێ چەند فێل vê خەلکی تێتەگرن ئەگەر کابرا فروشتن 12 ملیم ستیراتیاوێ و پۆرسەلین مادێ باش تێدابیت و 10.6 بخینی 10.7 بخینیتن سمکێوێ و چەند تشتێتە ناف کوردستانێدا و شیشە ئاسنی وسا پلاستیک وسا دار وسا حتا دمایە واتە چەند فێل vê خەلکیت بیتن چەند پارێمە دەرکەویتن خوارد کە شۆک بووی هەموو شتێک خەوت لێ نەکەوت هەموو شتێک ماترسیە بەڵام ئەوەی زۆر ماترسی نسبەت من دەرمان و خۆراکە چونکە ئەوە گرێدایش بلی ئابوورێمەیە کاریگەریە خراپمەت بیت گرێدای تەندروستیامەیە لە خۆراک چیت بینی شۆک والله زۆر تش بینم یعنی بۆ نمونەکە ئەس بتە دوو نمونە بێژم احتیمالە داخوازا لێبورینت کەم بەس زەوقی کۆمەلگای تێک بچیتن یعنی بۆ نمونە ئەزانی کۆمەلگا بەچی زەوقی تێک دەچێت کۆمەلگا ئەگەر گێل بێت ئەگەر نەزان وایە ئێمە خەباتەکەین بۆی کۆمەلگاکەمان خۆی ژیرە ژیرتر بێ لەبەرەوە قەت مەترسە لەوەی کەس ڕاستی بە کۆمەلگا بڵێ قەت مەترسە بەوەی ڕاستی بە حکوومەتی هەرێمی کوردستان بڵێ حکوومەتێک بەهێز و پتە و نانەوێت کە لەسەر بنەمای ڕاستی بێ کە فێڵ لە سەرۆکی حکوومەت نەکەین کە فێڵ لە جێگرەکەی نەکەین کە فێڵ لە وەزیرەکانی نەکەین نەک مەسەلەن من هەموو شتێک خراپ بێ بڵم بچم شعریان بە باڵایە بڵم نە ئەوە ئەیانکەین بە قوڕاوە ئەکیت چیت بینی ئەوەی کە لە خۆراک و گۆشت و برنج و چی ئەوانەی بینی و تە چییە کاک ڕەنج یعنی ئاشکرای بێژم بۆ نمونە مە پار پەنەڵە کرد کۆمەڵە پارەسنا بەکاربەرا پەماهەنگیت گەل هەندێک لایەنێت معنی بانگێشکردنا وان لایەنێت چاودار سەر بازارێ دهۆکێ باشە و سەروێ وانژیک بەڕێز قایمقامی سنتەرێ دهۆکێش گەل بوو یعنی هەندێک حالەت هاتنە بەحسکردن کۆمپانیەکا پشکنینکردنێش جیازێکی زۆر جێ باوەریە دو تشتێ زۆر جێ ئەس شۆک بووم یعنی پڕاستی هەیە گوشتی قودیکێت ناف پارێزگا دووکێدا تێتە فرۆتن سەرنویساوە گوشتی چێلەیە گوشتی مانگایە بەڵام پێکاتێکی لە چ پێکات بیتە گوشتی چێل تێیا نزبەک گوشتی هەسب تێدایە هەسب گوه درێژ گوشتی مریش تێدایە لەسەر نووسی و حەلال گوشتی بەرازی تێایە لەسەر نووسی و حەلال گوشتی بەرازی تێایە ئەنی وەرە بە چ پێوەرێک مشتەمەعێکی ئیسلامی نێمە مشتەمەعێکی کورد مشتەمەعێکین گوناحی ئەمە خەڵک دەرخواردی خەڵکیش خەڵکی خواردیە لەبەر ئەوە دەڵێ یعنی قوتووی گۆشت هاتووە بینەرانی بەڕێز لە دهۆک فرۆشراوە گۆشتی مریشکی تیا بووە گۆشتی ئەسپ و گوێدرێژی تیا بووە لەگەڵ گۆشتی بەراز لی نووسراوە حەڵاڵ و بە گۆشتی مانگا چێل فروشتە ئەوە حالەتەکە یعنی وەرە تو شتێکی وسەد ناف سنتەرێ دهۆکێدا ببینی دەبێت تو چه هیوی ئومێدا شوی بازرگانی وەرگریاوێ ئەو ڕێژە بێوجدانی هەیە دەبێت تو چ پشت بەستنی باوەری لەسەر حسابی خەڵک پارەشیان وەرگرتووە کە گوایە پشکنینی بۆ کراوە من ئەگەر لە عسمانەوە نەهاتیە خاور لە ژێر عەرت نەدەرکەتیە لە دەرگای کاتیە یا لە خواروە لە ڕۆژهەڵاتە لە باکوورە باش فرۆشراویشە فروشراوە خواردرۆ تۆ پێ گەورە بووە و عافەتیش بێ گوناحە کاکێ گوناحە یعنی ئەوە یعنی خوا قبول ناکات خەڵک قبول ناکات دەبێت حکومەتیش قبول ناکات دەبێت تجاریش قبول ناکات یعنی ئەوە تشتێکە نابێت ئێمە زیاتر تەحملی ئەو مەسئولیەتە بکەین برنج هەیە برنج هەموو شتێک هەیە یعنی راپۆرتێکی کەناڵی ڕووداوام بینی لە یەک 2022 تا 2022 نەخۆشخانە هیڤل سلێمانی 2700 حالەتێت پەنجەشێری تومار بوون ئەوەش چ هاتیە حیاتا خودش وسا ڕقەمی مەترسی نەبووە ئەم ئەکوت بێژین مخابنی و ئەم دەبێژین چ نەخۆشخانە تایبەت یەک پەنجەشێری پارێزگاها دووکێنی سەرەتان بکە ئارد هەیە خەڵک تووشی نەخۆشی بکە هەیە ئار هەیە چ تێدا هەیە ئەڤروکەژیک ئەس هاتی من پەیوەندی دکتۆری شەهرەزا کردە بابەتێ ئاریدا دکتۆرا هەیە بگەنمی ئەومە پەیوەندی کەسێ بسپۆر کردیت تاقی گەهێشدا
او آری بو مجدروتیتن هندک مواد سر زیادت کن بجنی مواد محسنه باشتر کرا چت کتن او چل آرید کتن آری سپید کتن آری نرم کت هویری خوش کت نام پیش خباس وقتی لید دتن بودستی خوشه رنگ نانی اکو چید بیتن سور و سپید بیتن بالکش بیتن بس هکو تخارد چی بیتن دی پی اساق بی دی زکی وارمینیتن امساگ چید کت قولون چید کت و پشتی کیت پنجه شیر چی بیتن مهاجر قولون افتر چی بو و تم ترسی گشت گوپید کا به وجدانیه يعني ابد ما في آری ئاردەی ده کە قۆڵۆن دروست دەکا و ئەم هەموو نەخۆشیە دروست دەکا ڕۆژانە ئەی خۆین طبعا مركبه يعني قرمي صافي نينا قرمي صافي تيدا نهايتن هكر هابيتن نفي رنجا في اشوف ازارجي باشە. پیدا نابن پاش ئەم ناوبڕە باسی برنجیشم بۆ بکات چونکە ئێمە میلەتێکی برنج خۆرین اكيد باشە اكيد بینەرانی بەڕێز ئەمە لە پێناوی ترساندنی خەڵکی ئەم وڵاتەنە لە پێناوی ئەوەدا ئەبێ ماف بگەڕێتەوە بۆ خاوەن ماف ئەوە قەراری حکوومەت یاریمی کوردستان من قسە لە گیرفانمەوە ناهێنم لە ساڵی 2007ەوە ئەگەر مناڵە لەدایک بووە ئێستا پۆلی یەک بوو قەرار دەرچووە نابێ هیچ شتێک بەبێ فەحز بەبێ پشکنین بێتە ئەم وڵاتەوە سيك بيش وقت بەحسی لەوێ. پێشوەخت سي وسي بالي ئێستا یعنی دێت ئاوا دي كايكا فحصي بيش وقت هي يعني بونو منا طرمبيل هيا سي او سي لامارات سي او سي لودكي او كومبانيا كحكومه هرمي كردستان عقدي لقال هيا تيستكي بيدادات هر بشكنيش بكت يعني كتن هيش مواصفات يعني ديتيرا داخليش دبيت قومر كده دي حكومه ضليتن كايكا والله مواصفات يعني ترقيم نابيتن يعني سي فيل دبيتن كومباني فيل سەکاک باوان ئەڵێ ئامێرەکان هەیە لە حدودەکان بەڵام بەکار ناهێنرێت والله أجل- امريكان هيا امريكان اجد بكارنين هر وكو بردك لوي باش بینەرانی بەڕێز ئەمە قەراری پێشووترەکە سەرۆکی پێشووی ئەنجومەنی وەزیران نێچیروان بارزانی دەری کردووە کاتی خۆی بەڵام یعنی مامەڵەیەکی قازانجویستانەی لەگەڵ کراوە تەنیا ئەوانەی جێبەجێ کراوە کە لە ساڵحی ئەملاو ئەولایە هەڵبەتە ساڵی 2007 دەرکراوە و دکتۆر مؤەیەد یادی بەخێر ئێستا لە کەنەدا وابزانم نازانم سەری خۆی هەڵگر لە داخە هێنامە سەر تەلەڤیزۆن وتی بەس ئەم ساڵ 3-4 هزار تەن شتمان ڕێگری لێ کرد کە خەڵکی وڵاتەکە نەیخوات ئێستا ئەوەتانێ ئەوە حاڵی باوانەکانی ئەم وڵاتێ ئەوە حاڵی کاوانەکانی ئەم وڵاتێ ئەو لە دۆک ئەو لە سلێمانی ئەو لە هەولێر پاژەم ناوبڕاگەڕێمەوە ئێمە میلەتێکی برنجخۆرین بزانین حاڵی برنج چۆنە و بزانین چی بکەین بۆ ئەوەی کە کاک غەفار دەسەڵاتی بۆ بگەڕێتەوە یان هەر کەسێکی تر یان دەستەی پێوانە سازی کۆنتترۆلی جۆری یا دەستەی پاراستنی مافی بەکاربەر چۆن دروست بکەین لە وڵاتە ئەمە ئاوا ناڕوات ئەمە کارە ساتە ئەوانە نوێنەری حکوومەتن خۆیان هاوار دەکەن چونکە گەیشتۆتە ئێرەیان پاژەم ناوبڕە بزانین برنج حاڵی چۆنە لەگەڵ ما بمێنەوە سوپاسانەکە بینەرانی بەڕێز میوانە بەڕێزەکانم لە سلێمانیەوە کاک محەممەد فاروق لە پرسراوی کۆنتترۆلی جۆری لە کۆمپانیای ڕزگا لەگەڵما دیارە من بە هەموو کۆمپانیاکانم و تۆ وەرن هەروەها بە وەزارەتی تەندروستیشمان و تۆ وەرن چونکە بەشێک لە پشکنینەکان ئەچێتەوە لای وەزارەت یەمەلات بۆ باسی برنج و بۆ باسی زەید بۆ باسی مریشێک ئەوانی کە تێ باسی بکەیت بەڵام ئەمەوەیە لە بینەرانی بەڕێز لە کاک غەفار محەممەد ئەمەوێ وەکو نوێنەری وەزارەتی پلاندانان لی بپرسم قوربان بەپێی ئەو یاسایی لەبەردەستی منایە وەزارەتی پلاندانان ئەبێ محامی سیحەتی خەڵک بێت ئەبێت چاودێری کۆمپانیاکان بێت بەبێ زەحمەت ئەکرێ بزانین ئەم کارە ساتە چیە لە وڵاتەیە گوزەرێ ڕووی دەممان بکەینە کوێ ئێوە بە نوێنەری خەڵک ئەزانین بۆ وایە مۆزع سوپاس بۆ بەرنمەکەت کاک ڕەنج ئەو کێش و سەرنجانەی کە ئەم بەڕێزانە ئاماژیان پێدا دەگەڕێتەوە بۆ نەبوونی حزوری کوالیتی کۆنتترۆل لەم هەرێمەدا و پێنەدانی ئەو مەهامەی کە ئەم دەستگا گرنگەی بۆ دروست کراوە کواڵەتی کۆنتترۆل بەڵام مەهامی ئەو مەهامەی کە بۆی دروست کراوە بۆی دانراوە وەکو پێویست نییە
کوالیتی بۆ کۆنتڕۆڵ مەهامەکە؟ کوالیتی کۆنتڕۆڵ یعنی تەندروستی هاوڵاتی یەکسانە بە ئەمنی قەومی تێچووی نەخۆش کەم دەکاتەوە و هەر لەبەر بەرژەوەندی گشتیش لە بەپێی یاسای ژمارە حوتی ساڵی 2006 حکوومەتی هەرێمی کوردستان و بەپێی یاسای ژمارە 54 ساڵی 1970 حکوومەتی عێراق لە ناو وەزارەتی تەختیدا دەستەیە دامەزراوە بە ناوی دەستەی پێوانە سازی و کۆنتڕۆڵی جۆری. ئەم دەستەیە ئیشی بریتیە لە پشکنین بۆ هەر کاڵایەک کە هاوردەی ناو وڵاتەکە دەکرێت. بەڵام بڕیاری 1970 کە بە ڕێژت ئاماژەی پێدەدەی لە نۆی 2007ەوە دەرچووە ناکۆکە لەگەڵ ئەم یاسایە. جاگەر بە ڕێزت ڕێگەم بیت ئەو فەقرانەی کە تێیدایە لەم یاسایە هاتووە بۆی یەک بە یەک شرۆڤەی کەین و باسی لێوە. من ئەمەیە لەوە بزانم مامۆستا، ئەمەیە بزانم بۆچی دروست بوون و بۆچی سڕ کران. تۆ خۆت یەکێک نەبووی لەوانەی چوویتە بەریتانیا خوێنێ بۆی بیتەوە بەرگری لە مناڵی کورد بکەیت؟ بەڵێ منش یەکێکم لەو کادرانەی کە وەزارەتی تەختیل نردوومێ دەرەوەی وڵات و لە بەریتانیا شادی ماستەرم هێنا و هاتوومەتەوە لە وڵاتەکەم خزمەت بکەم و بەپێی ئەو پسپۆڕیەش کە هەمە لە ناو وەزارەتەکەمە ئیشم پێدراوە. باشە، ئیشت پێدراوە، بەڵام ئایا دەستگاکانی کواڵەتی کۆنتڕۆڵ لە دهۆک و هەولێر و سلێمانی مدیرێتەکان بێ ئیشترین نین ئێستا؟ هیچ سەلاحەتێکتان ماوەتەوە؟ ئەتوانین ڕۆی دەممان بکەینە ئێوە؟ ناتوانین بڵێن بێ ئیشترینن، بەڵام ئیشمان وەکو پێویست نییە بەپێی ئەو بڕیاری 1970 چونکە هەموو پشکنینەکانی دیاوەتە دەستی کۆمەلگا و دەواازە سنووریەکان. ئەم دەواازانە و کۆمەلگانش عەقدیان کردووە لەگەڵ چەند کۆمپانیایەک بۆی پشکنین بۆ هەموو ئەو کاڵانە بکەن کە داخل بە هەرێمی کوردستان دەبن. بەڵام من بیستوماڵەن ئێوە دەستان گرتووە بە کڵاوەکەی خۆتانەوە سەرێشە بۆ خۆتان دروست ناکەن، دەنا بە یاسا ئێوە ئەتوانن چ شتێکی کاکە باوان بۆ نمونە لە فەرمانگەکەی خۆتە کە هیوادارم پشگیری بکەیت سبینە لەسەر وتنی و حەقیقەتانە کۆمەڵی خەڵک کە مەسلحەتی لا بەلایەن هەیە سەرێشەی بۆ دروست نەکەن و بچەن یەکەمین ئینجازی بەرنامەکەی من فەسڵکردنی کاک باوان و فەسڵکردنی مامۆستا بێت وانە؟ بەڵام ئێوە ئەتوانن کاتێک کە ئەزانی بۆ نمونە زەیتێکی خراپ دێتە وڵاتەوە، کاتێک کە ئەزانی گۆشتێکی خراپ دێتە وڵاتەوە. من ئاگادارم وەزارەت خۆی داوای لە ئێوە کردەوە توێتی کاکە گیان ئارت هاتۆتە کوردستان تکایە بە پەلە بڕۆن ژەهری تایە پێی نەوتون؟ ئەوانە کۆمەلگا و دەواازە سنووریەکان لێ بەرپرسیارن چکە قەراری 1970 کاری پشکنینی لە دەستەی پێوانە سازی و کۆنتڕۆڵی جۆری ستاندۆتەوە یاوێتی بە دەواازە سنووریەکان. دەواازە سنووریەکان عەقدیان کردووە لەگەڵ 3 کۆمپانیایە ئەمانە بەرپرسن لە پشکنینی هەموو کاڵایە کە هاوردەی هەرێمی کوردستان تۆ ڕازی ئەبێت بۆ نمونە مناڵەکە تۆ وەزیفەیەکت هەیە بەڕێستان. من مەبەستم شخصی تۆ نییە، من ئەزانم ملیۆنێوەنی من دڵسۆزی، بەڵام من پۆزش نەکاڵە مەگەر تۆ نەبووی تا مەسەڵەن ئەحمەد بووە، مەحموود بووە، سین بووە، ساد بووە، هەر کەسێک لەسەر و مێزە بووە هەمان پرسیارمە کرد. یعنی تو هەموو شتێکی پیرۆز، یعنی نازانم چی بڵم، تو خوێنی شەیدان تۆ ڕازی ئەبی کە حکوومەت هەموو مەسئولەتی پاراستنی مناڵەکانی خۆت باتە دەست کۆمپانیا؟ پێشتر کاکە ڕەنج نابێت و ناکرێت کۆمپانیا ئیش بکات لە بواری پشکنینە بەبێ ئیشرافی حکوومەت. ئێمە لەگەڵ ئەوەیان ئەبێ حکوومەت ئەو ئیشە بکات، بەڵام ئەگەر سیاسەتی حکوومەت ئەوەیە بیا بە کەرتی تایبەت ئەبێ لە ژێر ئیشراف و چاودێری حکوومەتا بێ. ئەو لایەنەی بەپێی ئەو یاسانەی بۆشم باسکردی دەستەی پێوانە سازی و کۆنتڕۆڵی جۆری ئەبێ ئەو ئیشرافە بکات، ئەبێت ئەو ئیشرافە بکات. بۆ ئەو ئیشرافەش دەستەی پێوانە سازی و کۆنتڕۆڵی جۆری وەزارەتی پلاندانان بە نووسراوی ژمارە 1496 لە 11 2020ەوە نووسراوی ئاراستەی ئەنجومەنی وەزیران کردووە بۆ 2 خاڵ. خاڵی یەکەم میکانیزمی سەرپەرشتیکردن لە هەموو خاڵە سنووریەکان جێبەجێ بکرێت و حکوومەت گشتاندنی پێ بکات بۆ هەموو وەزارەتەکان بۆ ئەوەی پابند بن پێوەی. ئەمە خاڵە کە داوای کردووە. خاڵی دووەمیش تەرخانکردنی ڕێژەیەک لە داهاتی هەموو کۆمپانیاکان کە لە خاڵەکان ئیش دەکەن بۆ ئەم دەستەیە بۆ ئەوەی بتوانێت ئەو ئەرکانی کە پێیس پێدراوە جێبەجێ بکات. ئەنجومەنی وەزیران بە نووسراوی 1970 لە 8/11/2020 وەڵامی وەزارەتمانی داوەتەوە ئەڵێ لە ئێستادا حکوومەتی هەرێم سەرقاڵی
ڕێخستنەوەی گرێبەستەکانە لە دەواازە سنووریەکانە ئەو ئیشە جێبەجێ ناکرێت. تۆ وەکو نوێنەری وەزارەتی پلاندانان تۆ ئەم شتانت ئەزانی کە لە دهۆک گۆشتی گوێدرێژ و ئەسپ و بەراز لەگەڵ مریشک تۆزێکیش گۆشتی مانگای تێکراوە لێی نووسراوە گۆشتی حەلالی مانگا. تۆ ئەتزانی بۆ نمونە ئەم معلوماتانە ئەتزانی یا شۆک بووی یان لەمەش خراپترە زانیت. کاک ڕەنج ئێمە بە حکمی ئەوەی ئیشرافی مەرزەکان ناکەین، ناتوانین هەڵسەنگاندن بکەین بۆ ئیشانە. ئەو هەڵسەنگانە ئەکەوێتە ئەو جیهەتەی کەوا عقدەکانی کردووە لەگەڵ ئەو کۆمپانیایانە. من ئەوە ناپرسم. تۆ وەکو هاونیشتیمانیەکی کورد یەکەم جارتە ئەم زانیاریە بستن وەکو وەزارەتی پلاندانان یانە خێر زانیوتانە بەڵام دەسەڵاتتان نەبووە. ئێمە ئەو زانیاریانە ئێستا کە بازەکرێ ئەیزانین بە نووساوی ڕسمی پێمان نەگەیشتووە. ئەگەر ئەم شتانە هەبێت و بەڵگەی دلیل هەبێ لەسەر ئەمانە پێویستە حکوومەت زۆر زۆر بەجددی بێتە سەرخەت. زیاتر نازانیت لەسەر ئەم شتانە لەبەر ئەوەی ئێمە پشکنی ناکەین ئیشرافمان نییە لە مەرزەکان بەسەر ئەو کۆمپانیانەوە ناتوانین بڕیار و هەڵسەنگاندنی بۆ بدەین. و بۆیە ئێمەش ئەڵین ئەو کۆی گشتی ئەو کێشانەی کە ئەم بەڕێزانە باسیەکەن کاگران فەرمانگەکەی تۆ 5 کەس ئەم زانیاریانەی پێوتم بۆچی ئێوە لە وەزارەتی پلاندانان یان ترس و تۆقاندن و ئیرهاب هەیە مۆزەف ناوێرێ لە حەقیقەت بەوەی سەروی خۆی بڵێ یان وتراوە و گوێ نەگیراوە. من 5 دقیقە هاتووم 100 شتیان پێوتم. ئەم پیاوە هەتاوەکو ئێستا 10 دقیقە قسەم لەگەڵ کردووە 100 شتی پێوتم. بۆچی وەزارەتی پلاندانان ئەم شتانی کە ئیبستن نایکەن بە راپۆرتێک بۆ ئەوەی کە قوتی راپۆرتەکەتان چونکە من دڵنیام لەوەی جەنابی سەرۆکی حکوومەت ئەوە قبول ناکات. من دڵنیام لەوەی ئەو وردەکاریانە بزانێت بە هیچ جۆرێ قبولی ناکات. من جارێک ئەندامێکی پەرلەمانی کوردستان هاتە ئێرە شتێکی وت زەلامی قسێکی کردوتی من دڵنیام کاک مەسرور ئەمە نازانێت ئەگەر باوەڕ ناکەی بێنە قەڵەمەکە بە ناوی ئەو ئیمزایەکەم بۆت لەمە بەدووە ئەوە نابێ بکرێت ئەوانەش سزا بدرێ. بانگی کردبوو سوپاسی کردبوو وتە بووی من سوپاسی ئەو بیێری و دڵسۆزی و خەمخۆریەتەکەم و هەتا ئێستاش نەمبیستووە کەس زەلامێک دەربکات لەسەر ئەمە. ئێوە بۆچی ئەمە خاڵ بە خاڵ بۆی نانووسن؟ بۆچی ناڵێن ئارد ژاهریتیایە؟ بۆچی ناڵێن ڕۆن هاتووە نەباتی نییە؟ بۆچی ناڵێن گۆشتی بەراز هاتووە لێی نووسراوە حەڵاڵ؟ پێت وایە ئەگەر ئەمە بنووسن وەک وەزارەتی پلاندانان بە زووترین کات موافقەتان بۆ نەکا کاک قوبەت یا کاک مەسرور؟ کاگرنج ئەو ئیشانە دراوە لای ئێمە نەماوە پشکنین. ئیشراف لای ئێمە نەماوە. ئێمە دەتوانم بڵێم کار کەنار خراوین لە ئیشەکە. ئیشرافمان بەپێی ئەو بڕیارە دراوەتێ. ئیشرافیش بە پێدانی داهاتێک دەکرێت لەو نیسبەتەی کە کۆمپانیاکە ئەکەن. تا ئێستا ئێمە موافقەت و پارەمان بۆ سەرف ناکرێ بۆ ئەوەی دەستەی پێوانە سازی و کۆنتترۆلی جۆری هەستێ بەو مەهامەی کە بووی دروست بووە بەپێی باشە ماستەرت هەیە لە پێشکەوتوترین وڵات لە بەریتانیا کواڵیتی کۆنتترۆلی بەریتانی مەشهورە خەڵک ئەخەوێ لە بەروی لە حدود کواڵیتی کۆنتترۆڵەوە بڵێ باشە تۆ لەوێ خوێندوتە و بیستومە ئەشتوانی دکتۆرا بخوێنی پیاوێکی زیرەکیش بووی و بە پلەی بەرزیش ماستەرەکەتت تەواو کردەوە و نامەکەشت نامێکی سەرنجڕاکێشە. وڵاتێک کە حکوومەت خۆی یان دەستگایەکی نیشتیمانی بۆ خواردن و دەرمان کۆنتترۆڵی وڵاتەکە نەکات ئەو وڵاتە یعنی چی؟ من ئەڵێم هەج وڵاتێک کوالیتی کۆنتترۆلی نەبێت ئەمنی قەومی لە خەتەردایە تەندروستی هاوڵاتانی لە خەتەردایە. هەر لەبەر ئەوەشە لێرەوە ڕووی دەممان دەکەینە حکوومەتی هەرێمی کوردستان کە بە نووسرا و وەزارەتی تەختیتمان داوای کردووە. باشە بۆچی بەس سەرۆکی حکوومەت مەسەڵەن ئێمە لە وڵاتە حکوومەتی هەرێمی کوردستان ئەمە مؤسساتمان هەیە ئێمە لە وڵاتەیە پۆستێکمان هەیە پۆزیشنێکمان هەیە پێڵێن سەرۆکی هەرێمی کوردستان. ئەو ڕەمزی وڵاتەکەیە ئاڵا داگرێت تەعزێ ڕاگەێنێ پەیوەندی دیبلۆماسیەکات نوێنەری سەد مەلەف بووە چەندین ساڵ ئیدارە و حکوومەتی ئەم وڵاتە بەدەست جەنابێەوە بووە ئەبێ بوترێت کاک نەچیروان بەرزانی دوێنە سەرۆکی حکوومەت بووی ئەمڕە سەرۆکی هەرێمیت قەرارت دەرکردووە ڕەعیەتەکەت
گۆشتی بەرازی هێنێ و لی نووسراوە حەڵاڵ گۆشتی شەڵا هەر بەراز بووە گۆشتی ئەسپ و گوێدرێژی هێنێ و لی نووسراوە حەڵاڵ خات و ڕێواز جەنابەت سەرۆکی پەرلەمانی ئەم وڵاتی 111 ئەندام پەرلەمان ئەم وڵاتە تۆ سەرۆکایەتیانەکەی ڕاستەوخۆ سەرۆکی هەرێم و سەرۆکی حیزبەکان دایان ناوە بەڵام تۆ خەڵک دەنگی بۆ داوی خەڵک شەڕی لەسەر کردووە کاک قوبات تاڵەبانی جەنابە جگە لەوەی کە ئەم پۆستەت هەیە کوڕی سەرکردەیەکی کاریزمی وەکو مام جەلالی کاک مەسرور بارزانی جەنابی باوکت کە سەرۆکی هەرێمی کوردستان بووە قەراری داوە وتی بە دڵ و بەگیان پشتگیریتانەکەم بای 30 میلیۆن دلار ئەجیزەی کڕیوە و تۆتی بڕۆن ئێوە بەرگریکار بن سەرنێزەی بەرگریکردن بن لە مناڵی ئەم وڵاتە واستە لە کەس قبول نەکەن جیازەکانی بۆ کڕیون بۆی نەکردن کاکە جیازەکان جیازمان بۆ باشە کردەوە بۆچی ناڵێن بۆچی حاڵی مناڵی ئەم وڵاتەوا بێت وڵاتێکی وەکو سوید شیرێک بۆ دوو شیریتیایە بۆچی 50 شیر 100 شیر لە وڵاتەیە هەبێ بۆچی 1000 ئەنتیبایۆتیک لە وڵاتەیە هەبێ بۆچی بە عەلاگە و بە لە بنی پیکابە ئەرێ ئێستش لە پشتی پیکابەوە دەرمان نایە بۆ وڵاتە ها زۆر نۆرمال خۆت نایبینی دێ والله دەڵێن لە کەرکووکەوە هەر دێت یعنی بە عەلاگە دێت بە کۆستەر ئێستا هەر خۆت لەناو ئەم زەرفەیە بە 10 دقە 2 دەرمانت نێناوە هێنا بە قەچاقی داخل بە بێ فەحس و تێست و شتێک یعنی هەمووان مەسئولن من مەبەستمەوەیەتەوە وتت بەس یا وەزیرەکان خۆ ئەو کوڕەنە پۆستی هێنە وەزارەتی هێنە هیچ بەخوا تەلەفۆنی بۆ کردم من سوێنم خواردووە ئەوەی لە دڵمایە بە بینەرانی بڵێم تۆزێکیش قەلەقیان کردبوو وتی ئەرێ ڕەنج من ئەم هەموو حەقیقەتە بە خەڵکی وڵاتەکەڵێم خەتەر نابێ وتم وڵی خۆ دایمە ئەوانەی کە لەم وڵاتەیە حەقیقەتە لەن زەرەرەکەم ئەوەی ئەیشارێتەوە سەرەکەوێ ئیتر خوا بکە داڵەکە بەسەرەوە بنیشێتەوە بەرز بێتەوە نەک سبەی بینم فەسلان کردبێ یا جەنابی مامۆستاکە بەدڵسۆزیە و قساناکە یا جەنابیان فەرموو کاکە ڕەنج ئیشی کوالیتی کۆنتترۆل ئیشێکی دەستە جەمعیە پێویستی بەڕاگەیان کاری وەکو بەڕێز دەتەوە تا بە دەستگای ڕاگەاندن پێویستی بە ئاسایش هەیە پێویستی بەلایەنە پەیوەندیدارەکان هەیە پێویستی بە وەعی هاوڵاتیشەیە واتە ئیشی کوالیتی کۆنتترۆل و پشکنین ئیشێکی قورسە ئێمە نامان هەوێ لە ئیش و کاری کۆمپانیاکان کەم بکەینەوە کە لە دەواازە سنووریەکان کار دەکەن بەڵام ڕخنەی ئێمە لێرە ئەوەیە کە دەبێ حکومات بە پێی ئەو بڕیاری قەراری 1970 هەڵستێت بە ئیشرافکردنی کۆمپانیاکان و من دڵنیام لەوەی کۆمپانیا بە دوای قازانجەوە ئێستا ڕەنسەنگاوی کۆمپانیا دابنێ بە دوای قازانجەوەم بەڵام حکوومەت دەستگایەکی خەدەمیە وە بڵێ ئێستا عکس بۆتەوە کۆمپانیا ئیشی حکوومەتەکە خۆ من ناڵم من کۆمپانیا ڕژ ناکەم علاقم بەوە چییە کێچەنی دەستەکە حەزەکەم هەموو کەسێ لە وڵاتەیە بێ بە ملیاردێر ئیشی منیش نییە وە ئیشی تۆژ نییە بەڵام ئەبێ مناڵەکانمان ئێمە تەسلیمی کۆمپانیای نازانم فلان و فیسار و ئەومان نەکردووە ئێمە کاک مەسرور سەرۆکی حکوومەتمانە ئێمە کاک نێچیروان سەرۆکی هەرێممانە ڕێوازخان سەرۆکی پەرلەمانمانە کاقوبات سەرۆکی ئەوەمانە ئەوانەی تر سەرۆکی حیزب و ئەمیر و ئەمیندار و شتن لەگەڵ ئەو پڕی ڕز و حرمەتما بەڵام مەسئولی مباشر نین لە ئێمەوە بەڵێ کاگڕن قازانجی مباشر لەم ئیشەیە تەنها قازانجی مادی نییە قازانجی معنەویش زۆر ئەساسە واتە ئەم ئیشە بە دەستە جەمعی ئەکرێ ئەبێ هەمومان بە نێتێکی پاک بە دڵسۆزی بەو کادر و گەنجانەی کە لە ناو بەڕێوبەرایەتیەکانی هەرسێ پارێزگاکاندا هەن ڕۆڵیان پێ بدرێتەوە دێنە پێش چەند کادرت هەیە ئەتوانێ نەک هەرێمی کوردستان عێراقیش بپارێزە چەند کادر بەس لە دەستەکەی خۆتانە هەیە ئێستا ئێمە چەند ماستەر و سی کادرمان هەیە کە لە سەروی خوێنی باڵاوە شەهادەی بەرزی هێناوە لە وڵاتی بەریتانە هێناویانە لە ئوستراڵە هێناویانە لە ئەمریکا هێناویانە لە مالیزا هێناویانە لە ناو زانکۆکانی ناوخۆی وڵات ئەمانە هەمووی تەبەنی بەشەرین ئێمە نامانەوێت ئیشی ئەم حکوومەتەش زەڕویستە ئەویش ئەم ئیشە چاکانەی کردووە بەڵام خەمی ئێمە مۆزەفەکانتان ئەڵێ بێ ئیشین توخوا جیهازەکانە ژەنگی نەکردووە کاکە ڕەنج ئیش لە دائیرەکانە ئێستاش کە ئەکرێت بنمونە ئێستا بنمونە بەڕێوبەرایەتی پیوانە سازی کۆنتترۆلی جۆری سلێمانی بێنینەوە بنمونە لە نۆ لیژنەی قایمقامێتی سلێمانیە حزوری هەیە بە دوواداچوون دەکات بۆ ئەو کاڵانەی کە لە ناو بازاڕە هەن حزوریان هەیە
ئەو مادانەی کە با بڵین جێشکە نمونەی لێوەرەگرن بۆ لە ناو ئەنێرن بۆ شارە لای لە ناو شارە و لە مەرزەکان ئێوە خوێنوتانە ئەم سی کەسە لە حدود نەیاڵن بێ جەنابەت لە ناو شاری سلێمانیا گرتت لە دهۆک گرتت من بیرم دێ لە بەرنمەیەکمە میوانێک کاتتی کاکە جگەر بە تەنکەر دێ لە ئێرانەوە جگەری مریشک وەڵا لیژنە کەوت سەر و پێش لەگەڵ لیژنە کەوت نەخۆیان وتیان 30 تەن هاتووە 15 کیلۆیان دەستکەوما باقی خەڵکە قوربە سەرەکە خواردە بووی هیچ مهم نییە لە ناو شار بیگری ماڵی خۆ قایم بگرە و کەس بە دەست مەزانە ئەوە مهمە قەینا تۆ ئەکسپایر دەیتی خراپ بگری لە ناو شار قەینا بەس خواردنێک برنجێک جەنەتیکی دەستکاری کرابێ لە حدودەوە هاتبێ چه ئازاتیەکی تیابیگری کاگڕنج بە تیمەکرێ واتە ئەوانەی ناو شاری شەر پێویستن بەڵام نقطەکەمان لێرە ئەوەیە ئەگەر حکوومەتی هەرێم سیاسەتی ئەوەیە کە هەر کردی تایبەت بەردەوام بێ ئەبێ حکومەت جیهەتێکی ڕقابی جددی بێت لەسەر ئەم کۆمپانیانە بۆ ئەوەیەکە هەیە لە ئێستادا بە پێی قەراری 1970 کە ئیشراف دراوە بە دەستەی پیوانە سازی و کۆنتڕۆڵی جۆری نووسراومان بۆ کراوە ئەڵێ لە ئێستادا گونجاو نییە کەوا ئەو ئیشرافە بکرێت عقدی تازە کردوتەوە لەگەڵ بڵێ ئەیە لە ئێستادا گونجاوە میلەتەکەم شتێک نووسەر وەزارەتمان لەگەڵ دەستەیە کاگڕنج نووسراویان دووبارە کردوتەوە وا خەریکی نووسراوکردنن دووبارە بۆ ئەنجومەنی وەزیران کە داوای چەسپاندنی میکانیزمی ئیشرافەکە بکەن داواکارم لێرەوە لەم بەرنامەی بەڕێستەوە کە حکوومەتی هەرێم ڕەزامەندی بدات لەسەر میکانیزمی ئیشرافکردنی دەستەی پیاوانە سازی و کۆنتڕۆڵی جۆری وە بەپێی ئەم بڕیارەش کە کاگنێ چیروان ئیمزای کردووە ڕێژەی لە سەیادەی لە داهاتی هەموو کۆمپانیاکان تەرخان کردووە بۆ دەستەی پیاوانە سازی و کۆنتڕۆڵی جۆری بۆ داهات ئەوە لەوانەیە ئیشی لایەنیشی تر بێ من ناتوانم بڕیار لاسەرەوە دەمکە ئیشە بەڵام لێرەدا ئەمەوێ گرنگیەوە کاگڕنج ئەمەوێ خاڵ ئاماژە بن ئەم بڕیارە لە سادەی داناوە بۆ دەستەی پیاوانە سازی کۆ بۆ هەموو حکومەت بۆ وەزارەتی مالیێژ لە سادەی بۆ داناوە واتە ئەهەمێتی دەستەکەی زانیوە بەقەدەر هەموو حکومەت پارەی بۆ داناوە بەڵام ئەگەر پارەکە سەر نەکرێت جۆری پشکنینم پێ بڵێ سعرەکانیان چەنەوە لە سەدەی بۆ حکومەتە و لە سادەی بۆ وەزارەتی مالیە ئەو پشکنینانی کە لە مەرزەکان ئەکرێت و سعرەکانی پەیوەستە بۆ گرێبەستەی کە کردوان ئێمە ئەڵێن پرسمان پێ نەکراوە کاگڕنج با کاتی خۆی کە حکومەت کردوویەتی زۆر کەمترە لە ئێستا کە لە مەرزەکان ئەکرێت گرانە ئەو پشکنینانە وڵا کاگڕنج ئەمە دیفچۆن کردە سەروی بابەتی پشکنینە یعنی بازرگان هەبووە گوتی من بار ئینایە جارام 65 وەرەقە دلاری 6500 دلار کارە باە پشتی بووە کۆمپانی بووە دەفتەرێک و 25 وەرەقە لای حکومت بۆ ئەرزان بوو لای حکومت بۆ ئەرزان بوو ئێستا تقریبان زاربی دوو بووە هەندێک شت و یه خۆراکی زاربی 500 لە سەد بووە ئەینا بەس ئەکرێ فەحسەکە دەکرێت ناکرێت دەبێ فیشەی ببڕی و پارەی وەربگری پارەکە ئامانجە ئەمشی پارەکەیە ئەمش یەک گرنگ پارەیە پارە بدەی فیشەکە وەربگری بڕۆ نازان فەحسەکە دەکرێت ئەوەیە بەس بەتەوا بکەم بەس لە خزمەت دوا جار ئەو کابرا چی گوتی کاکە قازانجم هەمووی ڕووی و کۆمپانی یان دەبێت لە بازار بفروشم گرانتر بە کاربەر هەوڵاتی باجی دەدات یعنی ئەوە ئەوەی کۆمپانیا وەریەگرێ ئەخرەتە سەر کاڵا و هەر لە من و تۆ برادر و ئەوانەین و لەسەر ئەو بینەرانە خەل دەدات بازرگان قازانجی خۆ نادات یعنی کۆتە بێژی بازرگان پارەی کۆمپانی بدات و تەمام قەت بازرگان ناداتن کیلوا شەکری فەحسا شەکری 20 دلاران و کەچویە 180 دلارا یعنی 800 زیاده بوو نمونە وەختێ چیتە سەر کابرای بازرگان دەچکەتن کیلو 2000 ڕبعەکە کۆمپانیی پاڤژە سەر بۆ 2205 ئەز تو دێدەین بە کاربەر دێدات خەڵک دێداتن ئەوەی حاڵا دوێ شوێ ماترسیتر حکومەتە هەرێما کوردستانê پشتبەستن سەر دوو جۆرێ داهاتیتە داهاتی پەترۆلی و نە پەترۆلیە یە نە پەترۆلی پشکێک داهاتی خاڵی سنووریە ئێستا نوکە چ لێ هاتیە کابراش تورکیا دەچیت بارێ خودی بەت جنوبی عێراقی ڕات باشووری ڕادێنیت بن کەرکیکە ڕادێنیت ئان دێنێت لای سلێمانی و حاج عمران دێنیت هەکە مواصفات کێمتر بن خوای کرد بێچێنە بیژیک ڕەنگە فیشەکە گران کڕیت باجەکە گران دەت بەس زمای کە هەرم دێدەین یعنی مەسەلە ئەو نینە و فەحسێت کەت ئان نەکەتن مەسەلە ئەوە کۆمپانی ئێکیش وا ئاریشەوە بازرگانژی ئاریش گلە و گازندان هەیە
من بری از بیم گل ایکش اندامت اخراج گمرکی در هنری گمرکی قسم کردیا بود که بازرگان همون حکم کردیا هاتینه کمپانی توزک یارمتی مامده مساعده بکه والله گناحه يعني شت او انده گران بی خوا قبول ناکد و ایمش تحمل ما نما توزک گوت یک دو سامپل وابزانم دا بزاندیا بلام دەبێت ئەو برادرە بڵێت کاکە فەحز بەهندەیە بەهندە نییە باشە با بچمە لای نوێنەری یەکێک لە کۆمپانیەکان کۆمپانیای ڕزگا کاک محەممەد فاروق سڵاو و ڕێزم بۆتەیە فەرموو بوت نیگەران بووی کە ترسی کاتی بەرنمەکە کەم بێت دڵنیا بە کاتی بەرنمەکە بەشی ئێوە دەکات جەنابەت لێ پرسراوی کۆنتترۆلی جۆری لە کۆمپانیای ڕزگا ئێوە هیچ لاریەکتان هەیە لەوەی کە کوالتی کۆنتترۆل بێت ڕقابەتتان بکات سڵاو لێ بێ کاک ڕەنج سڵاو لە تۆ و لە میوانانی بەڕێز کە لە ستۆدیۆ لەگەڵ بەڕێستان و سڵاو بۆ بینەرانتان لە ڕاستیا کاکڕاج بە هێرشێکی تون دەستان پێکرد هیوادارم دەرفەتێکی ئەوەندەمان بینێ وەڵامی پرسیارەکان بینەوە چونکە ئێمە هیچ گرفتێکمان نییە لەگەڵ ئەوەی کە هەموو دام و دەستگاکانی حکوومەت ڕقابەمان یانی چاودێری بکەن لە نێو تاقیگەکانە من کە لێرام بەدەر لەوەی کە بەرگری لە کۆمپانیاکەم وەکو کەسێکی زانستیش لێرام چونکە هەمان پسپۆڕیم هەیە لە بواری کوالتی کۆنتترۆڵە بەڵام ئەم بێ بە چەند پرسیارێ دەست پێ بکەم لەسەر ئەو راپۆرتەی کاگڕنج کە دەستان پێ کرد وڵی پرسیار ئیشی منە جواب ئیشی جەنابتە لە 2012 ئامیر کراوە هەتاوکوی ئێستا هیچ شتێکی پێ نەکراوە من ئەوانەیە حکوومەتم وتی ئێوە منەوت بەڵام پرسیارکردن ئیشی منە دەسەڵاتمان نەبووە باریان ڕەفس وەڵامدانەوەی پرسیارەکان ئیشی بەڕێستانە جارێ پێش هەموو شتێ ئەمەوە لێت بپرسم جەنابەت وتت پسپۆڕی وەکو ئەمان وانە لە هیچ شوێنێکی دنیا هەیە حکوومەت سەلامەتی میلەتەکەی با بە سێ کۆمپانیا و خۆی چاودێری نەکات کاک ڕەنج ئەوە گرێبەستێکە لە نێوان حکوومەتا کراوەکە بە بڕیاری 1970 بەڵام لەو گرێبەستە ئەگەر سیر بکرێ لە گرێبەستەکە ئەڵێت یادی ئەو دام و دەستگانی حکوومەت کە هەن لە ناو کەرەنتینەکان لە نێو دەواازەکە وەکو چاودێر لەوێن ئێستا بەرەمە خۆراکیەکان بە چاودێری وەزارەتی تەندروستین کە لەوێ لە ناو تاقیگەکانە بوونیان هەیە بە بەردەوامی چاودێری بەرەمەکانەکەن و هەروەها لە ناو تاقیەکانە ڕاستە ئێستا دەستی پێوانە ساسی و کۆنتترۆلی جۆری لە خۆراکە بوونی نییە تۆ لەوە گەڕێ وەکو هاونیشتیمانیەکی کورد پرسیارت لێ دەکەم شیری مناڵ هەموو ئەو پشکنینانەی بۆ دەکرێت کە 35 فەحەزە بێ بکرێ اینجا قەراری لەسەر بیرە کاکە ڕەنج شیری مناڵ دڵنیاتەکەم و هیچ زانکۆیەک و هیچ دەستگایکی پیاوانەسازی لە کوردستانی شا بە دەستگای پیاوانەسازی هەرێمی کوردستانیشەوە ناتوانێت ئەو 35 شکینینەی بۆ بکات ڕۆن هەموو ئەو پشکنینانەی بۆ دەکەن جبسی مناڵ هەتاوەکو کۆی تەفاسیلی ئەوەی کە بە کۆمپانیاکەتان نادێ ئەتوانی پێم بڵێ بەڵێ چۆن مناڵێکی بەریتانی و ئەڵمانی و سعودی و قەتەری و کوێیتی ئێستا قەتەر و سعودیە و کۆیت حەزەکەم زانی لە ئەوروپا پێشکەوتوترە ئەچیزە و مختەبەرات و ئەوەیان ئەتوانی پێم بڵێ خەڵکینە بخەون کۆمپانیای ڕزگە بە خەبەرە یانی وستاندەر یا کاگڕەنجیان ئەو بەرهەمانەی کە لە ڕێگەی کەرنتینەکانەوە ئاراستەی تاقیگەکانی کۆمپانیای ڕزگەکرێ دڵنیاتەکەمەوە بە پێی تایبەتمەندی عێراقی پشکنینی بۆ ئەکرێت ئەو پشکنینانەی کە پێویستن بۆی جێبەجێکرێت بەڵام کاکە ڕەنج من لێرە یەک دوو لە میوانە بەڕێزەکانی یەک دوو بابەتم بیست یانی لە ڕاستیان من هەستەکەم ڕەنگە مەترسی یعنی ترس لە نێو خەڵکا بڵاو کاتەوە یەکێ لەوانە مەسەلەی ئاردەکە بوو کەوتیان ئارد مادەی ژاهراوی تایە و خەڵکە درسێ من حەزەکەم ئەم کەسانی کە لە تاقیگان کەسی بسپۆڕن کە بڕوانامەی بەرزیانەیە حەزەکەم بە داتا پێمان بڵێن یعنی بڵێن بەم داتایە ئەم ئاردەی کە داخڵی کوردستانە بێت گەنم نییە ئەم مادە ژاهراوی تایە چۆن سەرناوی وەزیر لە بەرنامەی خۆماوەتی من حەزەکەم بە داتا پێمان بڵێن چونکە دڵنیام هیچ جات جەنابی وەزیر لە بەرنامەکە ماوەتی و ئێستا فرسەتەیەم بە هەردووکیان ئەو ئەندازەی خۆراکی خوێنوە جەنابیشی هەر لە دەرێ خوێنەتی بەڵام جارێ وەڵامی پرسیارەکەمم وەرنەگرتووە ئایا ئەتوانی
وەکو نوێنەری کۆمپانیا دڵنیایی بی بە خەڵک بڵێ ڕاستە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ئیشەی تەسلیمی ئێمە کردووە چۆن مناڵێکی ئەڵمانی چۆن مناڵێکی فەڕەنسی چۆن مناڵێکی هەرچەنە بەڕاستی جاری وایە فێڵەوانی شەکرێەوە نەبێ بڵێن ئەو شتانە بەسەر ئەڵمانیا و بەریتانیا و فەڕەنسا تێناپەڕێ بەسەر ئەمریکاشە سیارە تێپەڕیوە دوای ڕەفزیان کردەوە و هەنێکیان هێنا بۆ کوردستانەوانی کە ئەمریکا ڕەفزی کردەوە ئەتوانی پێم بڵێ خەڵکی کوردستان بەبێ خەم بخەون مناڵەکانتان هەموو ئەو شتانەی خۆن ساڵحن لەبەرەوەی کە کۆمپانیای ڕزگا و کۆمپانیاکەی تری پارتی و کۆمپانیاکەی تری یەکێتی بەخەبەرن تاوادەمە هاوڵاتیان ئەو بەرهەمانی کە داخلی نێو تاقیگەی کۆمپانیا دەبن پشکنینی بۆ کریا و بەرهەمانی کە لە ڕێگەی کەنەتینە و دەستگاکانەوە و هەروەها دڵنیابن بەپێی تایبەتمەندی عێراقی مامەڵەی لە کڵ کراوە هەر بەرهەمێکیش خەلەلی بوو بێت یان کێشەی تیابوو بێ ئێمە لەگەڵ بازرگانەکانە دانیشتوین لە چەندین جا لە ژووری بازرگانیا هەڵمانداوە لە ڕێگەی ئەوانە بتوانین بازرگانەکان هۆشیار بکەینەوە بۆی بتوان گرفت چارەسەکەن بەڵێ دووە دڵنیاییەوە ئێوە جەنابی شت اختصاصت ئەوەیە میکانیزم و ئەوەی کە تۆ ئاگات لە هەندێک لە حدودەکانە ئالەتی فەحسکردن چۆنە کاکرن سەبارەت بە فەحز دەکرێت سامپڵێک وەردەگیرێت لە هەندێک سەبارەت بە فەحز لە ناو مەرزەکانە ئەم مەرزانە منافەسەیەکی زۆر لە بینیانە لەسەر ئەساسی تەندروستی هاوڵاتیان مواد هەیە هەموو مەرزەکان یعنی لەوانەیە بیانوێ کاری باش بکەن ئەم کۆمپانیایەتیانە لە مەرز هەیە مواد هەیە ماست هەیە نیشاستەی تیا بۆ دەر نەچووە گەڕێنراوەتەوە بۆ ناو سنووری ئەودی و لێوە داخل کراوەتەوە چۆتە مەرزێکی کە و داخلی هەرێمی کوردستان بۆ تۆ یعنی ئەم منافەسەیە لە بینیانە دروست بووە میکانیزمی فەحز بەڵێ میکانیزمی فەحز لە ناو مەرزەکانە بریتیە لە میکانیزمی ڕاندەملی پێوترێ عەشوایی بۆ نمونە 25 سامپڵ بۆ 100 سامپڵ یەتە ناو مختبەرەکەوە 25 بۆ 100 سامپڵ یەتە ناو مختبەرەکەەوە لەمانە لی هەڵبژێرێ چەند سامپڵێکی ئەچێتە ژوورەوە بۆ فەحس چەند سامپڵێکی فەحز ناکرێ ویان زۆر جار لە 100 سامپڵەکە ئاچێتە ناو مختبەر هەڵە بچڕێت بە کەوچکێک سامپڵی لێوەرگیرە بۆ ناو تەنەکە خۆڵ لەبەر ئەوەی بەڕێبەرایەتی خۆپاراستنی تەندروستی لێ چاودێرە بەسەریانەوە بەڵام تەنها کتابەکان مۆر و ئیمزای ئاخیری لەسەرکرێ کاڵێن چاودێرە بەسەرمانەوە تەنها بەس ئیمزا مۆری ئاخیرە لەسەری ئەو سامپڵانە هەڵە بچڕێت بۆ نمونە ماستە یان شیرە یان هەر بابەتێکی شل و ڕقە کەوچێکی لێیرێت بۆی بڵێن هەڵبچڕاوە کراوە بۆ ناو تەنەکە خۆڵ ئەمە بریتێل لە میکانیزمی تێست کەوچک و تەنەکە خۆڵ ئەچێتە دەرەوە کەم سامپڵە فەحس کراوە بەڵام لە ڕاستیە هیچ فەحسێک نییە من زۆر دڵنیام لە قسەکانی خۆم چکەم ئەم کۆمپانیانە هەمووی خاوەنی ئەجیزەی متەتەوەڕن خاوەنی کامێرەی چاودێرین ئەگەر وانە با مدعیان بێتە سەرخەت با داواکاری گشتی بێت سەرخەت بۆ مانێک لەمە پێش بگەڕێتەوە دەست بەسەر کامێری هەموو کۆمپانیاکانە بگرێت نەک بەتەنیانی مەبەسم کۆمپانیا ڕزگەنیە لەوانی کۆمپانیا ڕزگە هەر لەو ئیشانە نەکە کۆمپانیاکانی کە فاحسەکانی کە بە هەمویان بگەڕێت لە ناویانە بزانە میکانیزمی فەحس چۆنە لە هەرێمی تەنەکەخۆڵ و کەوچک بەڵێ مختبەری کوردی هاتە سەر تەنەکەخۆڵ و کەوچک لە بەک فەحسی بەکترۆلۆجی و بایۆلۆجی و مایکرۆبایۆلۆجی و کیمیایی و بەڵێ کاک محەممەد من بامدعیان بێتە سەرخەت ئەو کامیرانی کە کاکباوان وتی هەمان شت چێکاتەوە بەڵام حەزەکەم هەندێک شتەی ڕاست کرێتەوە کاک ڕەنج مەسەلەی سامپڵ ئێمە شتێکمانەیە لە کوالیتی کۆنتترۆڵە مەسەلەی براندمانەیە براندێک کە ڕۆژانە بە بەداوامیان برانده داخلی ناو تاقیگەکانە بێتەوە ڕاستە باشتەمبەری خۆی هەیە ڕەنگە خەتی ئینتاجەکەی بگۆڕێ بەڵام ڕەنگە پێویست نەکە هەندێک پشکنین هەیە کە پشکنینی پێویستن تۆ بە بەردەوامی هەموو ڕۆژەکەم پشکنینە بۆم بەرهەمە دروستکەیتەوە هەندێک پشکنینمانەیە پشکنی بنچینەین پێویستە بکرێت برای گەورەی خۆم بکەم لە خزمەتم پرسیارە لە بەڕێزت بکەم باسی براندت کرد سارەی توێتا براندە یا براند نییە براندە ئەڵمانیا وەریەگرێ بەریتانیا وەریەگرێ ئەمریکا وەریەگرێ بەڵام یەک وەجبەی زۆر گەورەی توێتا ئەمریکا ڕەفزی کردەوە بە براندبوون ئەزای براند یعنی چی یعنی ناوێکی گەورەیە مەشهورە هەموو کاتێ براند معنای کواڵەتی نییە وا تۆ
تۆ لە کاکڕەنج لە اقتصادی خوێن هەموو کاتێ کاکڕەنج براند معنای ئەوە نییە کاکڕەنج بە دڵنیاییەوە مەبەستم لە چییە لە براندەکانە کۆمەڵی پشکنین بە ئامێرە گەورەکانی وەکو کە کاکباوان باسی کرد ئامێری HPLC ئامێری ICP ئامێری GC ئەمانەی کە ئەکرێن ڕەنگە پێویست نەکا و پشکنینانە بە بەردەوامی بۆم بەرهەمە بکرێت چونکە تۆ دڵنیای لە بەرهەمەکە چونکە کاک ڕەنج حەزەکەم یەک ڕاستیە بیزانی ئێمە لە تاقیەکانی ئێمە بەدەر لەوەی پشکنین بۆ بەرهەمەک بۆ نمونە ماستێک بە نمونە بێنینەوە بەدەر لەوەی کە پشکنین بۆ ماستەکەکەن ئێمە پشکنین بۆ پلاستیکی ماستەکەی شەکەین ئەگەر پلاستیکەکەیشی مادەی هێوی میتاڵیتیا بووە لە تاقیەکانی ڕزگار ڕەوس کراوەتەوە یعنی من پێت ئەڵێم کاک ڕەنج باوەڕە هەبێت لەیرام ئەگەر شتێک دروست نەبێت لەو کۆمپانیای ئامادە نیم بێڵم چونکە من لە ینی علمی خۆم نافرۆشم بۆی شتێکی کە ئەگەر ئێمە دڵنیان نەبووین لە کاروبارەکانمان ئەگەر دڵنیان نەبوومە کاکڕەنج ئێمە نەهاتین تاکە کۆمپانیای بەڵێ هاتوونەتە ناو بەرنامەکەی بەڕێستانەوە چونکە دڵنیای لە ئیشەکانمان دەنابێت بەخێر بێ سەرم خۆ من بەڕاستی لە نەتیجە حەزەکەم زانی من پرسیارەکەم ئەوانەی کە قساکەن لێرە جەنابەت ماستەرت هەیە ئەو دوانەش کە قساکەن ماستەریانەوە ئەمیش دکتۆرای هەیە ئەمە قسەی خەڵکە زانستیەکانە بەڵێ بەڵێ تەلەبەی ماستەر خوێندکاری دکتۆرام سواسەکەم بەڵێ سەرکەوتو بێت ئەمە خۆ من لە نەتیجە من بڕیاردەرم من وەزیفەیەکم هەیە لە وڵاتەیە پێشکەشکارم ئەمێ ئیشەکەی خۆم بەڕێک و پێکی بکەم و نامەوێت خیانەت لە حکوومەتەکەم بکەم نامەوێت خیانەت لە خەڵکەکە بکەم نامەوێت لە بەرخاتری مەسلحەتی شخصی خۆم ئەوەی کە هیچنمەوە من بووز بوونە بەخوا ئێستا خەڵک هەیە کۆمپانیای شیری هێشت جنێوی بە ئاشدا و ئابادم ماوە لە فەیسبووکەکە سەیرم کرد تێگەی بەڵام قەی ناکە ئەو جنێوە لەوانەیە کەفارەتی گوناحەکانم بکە لەبەری خوا ئەزانێ من بۆچی ئەیکەم ئەگەر بۆ مەعاشی بکەم ئەتوانم بۆ نمونە جەوێکی خۆشتان بۆ دروست دەکەم و خەڵک بە دیار بەرنامەکەمەوە توانێت چەقە نەش لێبات و جەویش بەخوا لەوەشیان نەزانم حەزەکەم زانی ئەش زانم یعنی بەرنامەی هونەری بکەم بەرنامەی ئەدەبی بکەم بەرنامەی هەرچەندە بەرنامەی هونەری بریتی نییە لە چەقە نەوجر بەرنامەی هونەری زۆر زۆر بەرزە بەلای منەوە بەڵام مەبەستمەوەی ئەتوانم بەرنامەی بێسەر ئێشە بکەم بەڵام ئەمە دیفاع یەکەم کەس لە مناڵەکانی تۆ لە مناڵەکانی هەژارێک لە مناڵی دەوڵەمەنێک لە مناڵی سەرۆکی حکوومەت لە مناڵی سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان کرێکارێک وەستایەک وڵات بەمە دروستە بێت بەس من ئەوەندە ئەو پرسیارت لە یەکەم ئەمە بە تەبیعی ئەزانی لەوە گەڕێ خۆت لەو کۆمپانیایی شەکەیت و موچەی ئەوێ وەرەگریت وەگەوە من موچەی ڕوودا وەرەگرم ئیتر هەرچیەک کە لە وڵاتەیە گوزەرا بڵێم وڵا ڕێکوپێکە و هیچ شتێک عیبی نییە لەبەری موچەکەم لە ڕووداوە تێگەی یا لەبەرەوەی کە ئەم قەناتە فڵان کەس دەعمیەکە هەر گۆرانی پێ بڵم تۆ هیچ هەڵەیەکە نییە یەک پرسیاری وجدانی و لە یەکەم ئەبێ وڵاتێک بیرێتە دەست سێ کۆمپانیا بەبێ ڕقابەتی جدی حکوومەت حەق نییە تۆ چەند بەقوەتی ئەوەی کە ڕقابەتەکە شەش ئەوەندەی تۆ بەقوت بێ تۆ لە خۆت گەڕێ ئەمڕۆ مدیریت بەڵام ئەمە ئەبێت ئەمە ڕێگا ڕاستەکەیە زۆر ئەمە ڕێگا زانستیەکەیە پرسیارەتە زۆر بە سەراحەت وڵامی و پرسیارەتە دەمە بەڕاستیە ئەبێت ئەم کارانە لە دەسەڵاتی حکوومەت بێ بەڵام کاگەڕەنجی ئەمە لە وڵاتێکیان حکوومەت ئەمەی پێ ناکرێت یعنی من حەزەکەم حکوومەت بیکە بەڵام حکوومەت لە 2012ەوە کە ئەو کاتە ئامێری کڕیوە هەتاکو ئێستا نەیتوانیوەت دەست خۆش وەڵامەکەمم دەستکەوت ئەزانی حکوومەت یەک پۆینتی کەت پێ بڵێم یەک پۆینتی کە ڕێگەم بی یەک پۆینتەیە گرنگە یەک پۆینتەیە گرنگە حەزەکەم بیڵم ڕێگەم بی بەڵام حکوم کۆمپانیا ئێستا ئێمە یعنی بۆ نمونە کۆمپانیای ڕزگە بە نمونێنم حەزەکەم کەسێکی خوێنەواری بەڕێستان حەزەکەم ڕۆی سێرچکەی تاکە کۆمپانیا لە هەمووی عێراقا کە توانیوێتی شادەی ئایزۆی 725 بێنێت کە IAS ئەمریکی بیاتیە هیچ کۆمپانیاک لە عێراق ئەو مافەی نەبوو نایشتوانە بێنێ کۆمپانیا بڕوانامەی ئایزۆی 90 کەنەدی 725 هەیە لە مەبەستی کالیبرێشنی تاقیکە کە بۆ تاقیەکانی کیمیاوە بوونی ئایزۆ تەنیا مەعایرێک نییە بۆ ئەوەی کە سیحەتی وڵاتێک بیرێتە دەست ئێوە من لەگەڵ ئایزۆ حەقی کاگڕەنج من ڕقابەتی یەک دقە من پرسیار لە کەسێکی زانستی شەکەم بۆی کە دوور با قسەکەی تۆ باتڵ نەکەمەوە بە نەزانانە ئایا بوونی شادەی ئایزۆ یەکسانە بەوەی کە هەموو شتێک
وەکو ستاندەرد. سەعاتە ڕۆ هەموو شتە ستانداردە نەخێ ها؟ لەبەرەوەی ئایزۆ تەنها لە بابەتێکە ئەس ئەم کۆمپانیانە بە هەمویان ئایزۆیان هەیە نەک بە تەنها کۆمپانیا ڕزگا کۆمپانیای لۆکس و کۆمپانیای نووسستاندەر هەمووی ئایزۆیان هەیە یەکی ئایزۆیان هەیە لە بابەتێکە بۆ نمونەیەکیشیان ئایزۆی هەیە لە PH یەکێک ئایزۆی هەیە لە ڕتوبە یەکێک ئایزۆی هەیە لەسەر مادێشکە یعنی لەسەر ئەو شتانە و ئایزۆشیان هەیە لەسەر ئیشی ئیداری ئایزۆ بریتە لە ڕێخستنی کاروبارەکانی کۆمپانیا ئایزۆی ئیدارەکەی ئایزۆی مختبەرەکەشی بۆ تەنها بابەتێک هەیەە بۆ یەک بابەت ئەو بابەتە مەبەستمەوە نییە من دوور بە کۆمپانیای ڕزگایانی و ستاندەرد لە بەهاو مەنیجمنت و تواناکانتان کەم بکەمەوە مەسەلەکە لە شوێنێکی ترە ئەبێ وەکو خۆت فەرمووت وتت ڕەنج ئەگەر ڕاستە دەوێت ئەبێ حکوومەت چاودێری بکە بەڵام حکوومەت پێی ناکرێت من دڵنیام حکوومەت پێی ئەکرێ و ڕەنگە سبەی نەبشیکە ئەبێ ئیرادە و ئیدارەیەک هەبێ خوا دەزانێ ڕقم لە یەک حزب نییە مەسەڵیسە تۆ گۆڕانی و بەشێکی سنوورەکان ئیراوە بە گۆڕان تۆش لەگەڵ مای تۆ یەکێتێت عفۆم کە چونکە مهتەم نیم بە حیزباتی بەخوا هەر نازانم کامە نوێنەری یەکێتی و کامە گۆڕان و کامە پارتیا تۆ نوێنەری یەکێتی نیشتیمانی کوردستانی پێم خۆشە بم سیقەیەوە قسە دەکەیت و هاتووی پێم خۆشە گۆڕان لە تۆ باشتر بێ پارتی لە هەردووکتان باشتر بێ هەردووکتان لە پارتی باشتر بن هەردووکتان لە ئەوانەی تر لە یەکێتی باشتر بێ مەسەلەکەی من ئێوە نین مەسەلەکەی من ئێوە نین مەسەلەکە ئەوەیە شتێک هەیە کاکە من قسە ناکەم با ئەم سیانە لێیانە پرسم ئەرێ برای شیرینە ئەبێت ئێمە میلەتێکین تازە دروستە بین ئێمە میلەتێکین لە بەردەم هەڕەشەداین ئێمە میلەتێکین لە بەردەم نەزۆکردنداین ئێمە میلەتێکین لە بەردەم جەنگی بایۆلۆجیدان لە سەردەمێکان ئێستا مەترسی عالمەکانی بایۆلۆجی ئەڵێن جەنگی بایۆلۆجی محتەمەلە وانە مەسەلەن ئەبێت سیحەتی وڵاتێک لە لای حکوومەتەکە خۆی نەبێ لای کۆمەڵە کۆمپانیا بێ حکوومەت خۆی هاوارەکە ئەڵێ ئێمە ئەبێ لەمە بەدوای حیزبەکان بۆیان نەبێ پەیوەندی دیبلۆماسی و سیاسی لەگەڵ وڵاتەکانی دەورە بەرا بەستن ئەبێ حکوومەت خۆی بیکە وانە کاکە ئەمە لە پەیوەندی سیاسی و دیبلۆماسی خەتەرترە ئەمە سیحەتی وڵاتێکە ئەرێ کاکە باوان ناتوانرێ بەبێ ئەوەی کەس بزانێ ئێمە تووشی نەزۆکی بکرێ ها بەڵێ ناکرێ ئێمە جەنگی بایۆلۆجیمان لەگەڵ بکرێ زۆر ئاسان ناکرێ ئێمە شەڕی بەکتری و جەرسومیمان لەگەڵ بکرێ هەمووی محتەمەل نییە من ئەمەی کە منەیڵێم ئەمە لاوازکردنی حکوومەت نییە من ئەمێ حکوومەتی وڵاتەکەم سوپەر پاوەەر بێ ئێوەی شەڕی ئەوە ناکەن شەڕێکمان لەگەڵ هیچ کۆمپانیایەکە هەیە نە لە بەرەیەکی شەڕین دژی ئەوان ئێمە ئەمانەوێت بە هەماهەنگی ئێمە وەکو تیمێک لە حکوومەت بەشدار بین و دوای ئێوە ناخێنانی کۆمپانی دوور بە ئێمە ئێوە بە گومان بکەین تۆ نوێنەری تۆ کۆمپانیایکی هەیەکێتی نیشتیمانی کوردستانی حزبێکی تێکۆشە ڕووباری خوێنی داوە ئەوی تر هەر بۆ خەڵکیەوە بزوتنەوەی گۆڕانە یادگاری ڕەوانشاد کاگنە و شیروانەکە هەموو عمری بۆ کوردایەتی سەرف کردەوە پارتی دیموکراتی کوردستان هەه ساڵە خەبات دەکات و سەرکردە گەورەکانی هەمووی ژیانیان بەخشیوە بە وڵاتە خۆ من مەبەستمەوە نیە ئێوە دڵسۆزنی بەڵام شتێک هەیە پێڵەن حکوومەت ئەبێ حکوومەت چاودێریتان بکە وایەوانە مامەسا محەممەد بەدڵنایەوە کاگەڕانج یەکەم من نوێنەری کۆمپانیای ڕزگەم ینی من وەکو نوێنەرێکی حزبی کۆمپانیاکە وەکو کۆمپانیای ڕزگە لێرام حەزەکەمەوە ڕوون بێ دومیش کاگەڕەنجگیان من وتم ئێستاش ئێمە من وەکو خۆم کە لەگەڵم کۆمپانیا کارەکەم چەندین جارداوامان لایانی پەیوەندیدار کردو وتومانە وەرنە سەرخەت هاوکارمان بن یارمەتیمان بن من داوای تایبەتمەندیان لێکم کاک ڕەنج ناتوانێت داواتان لە حکوومەت کردو وەرە ڕقابەمان بکە بەدڵنیاییەوە کاگەڕانج ئێمە من پێتەڵێم لە ناو کۆمپانیای ڕزگە لە تاقیگەی ناوەندی کۆمپانیای ڕزگە من ژوورم نییە دانیشم ستافی وەزارەتی سەحە ستافی وەزارەتی شامانە سروشتەکان ستافی وەزارەتی باڵێن ئاوادانکردنەوە ستافی هەمویان لە ناو تاقیەکانە بوونیانە و ژووریان پێدرا و هەموو حڕاتێکیانەی بۆ خۆیان بچنە تاقیگان حەزێکی لە 8 بەیانیەوە هەتاوەکو 8 بەیانەکەیکە لە تاقیەکان بمێنەوە چاودێری پشکنینەکانمان بکەن هەر شتێکی ناڕوونیان بینی ئەتوانن کتاب بەرزکەنەوە بەسەر بڵێن ئەو شتە بە نادروستیە کرێ تا ئێستا کێ ڕێگری لێکردوون یعنی من پێتەڵێم یعنی ڕێگەیان پێدراوە دەرگا کراوەتەوە مامۆستا غەفاری لێ نوێنەری دەستەی پیاوانەسازی کۆنتترۆلی جۆرێ من بانگیە شتێکم لێرا بەناوی کۆمپانیای ڕزگەوە لە سبەی نێوبان نوێنەریان کە سامپڵ ئەوان بۆمانە نێرن سامپڵی بەشی کوالیتی
بە دڵنیایەوە بۆ نایەن هەمویان ڕێگەیان بۆ کراوەتەوە سامپل کاگە ڕەنج حەزەکەم ڕوونکردنەوەیەک بەمێ سامپل وەرگرتن دەستەی پیاوانە سازی کۆنتترۆلی جۆری هەموو ئەو سامپڵی پاکەرەوەکان ئەوان وەرەگرن و ئاراستی تاقیەکانی ئەمەیەکەن هەرچی موادی پلاستیکی ئەوان وەرەگرن و ئاراستی تاقیەکانی کۆمپانیای ڕزگەیەکەن من پێم خۆشە نیۆنەرەکانشان بێتە ناو تاقیەکان و هاوکاریشمان بن با ئێمە سوود لەو ئەزمونانیان وەرگرین یعنی کاک ڕەنج من لێت ناو شارمەوە لەم وڵاتەیە یعنی معانە زۆرە کاک باوان تۆ بۆچی پێکەنینە دێبە و بۆچی پێکەنی کاک باوان مشکلەکە لە سامپلیدا نییە کاگڕەنجیان مشکلەکە لە میکانیزمەکە میکانیزمی چاودێریکردن ئەو شێوازە نییە کە مامۆستا غەفار بانکرێ بۆ ئەو شوێنە میکانیزمی چاودێریکردن پێویستە لە وەزارەتی خۆمانەوە لە وەزارەتی پلاندانانەوە بەڕێز جەنابی وەزیر میکانیزمێکدانێک کە پێویستە بەم شێوازە بۆ لە مۆدووا کارکەین پێویستە بەم فۆرمانە کارکەین نەک کۆمپانیا میکانیزم بۆ مامۆستا غەفار دابنێ ئەبێت جەنابی وەزیر میکانیزم بۆ مامۆستا غەفار دانێ مامۆستا غەفار میکانیزمی کارکردن با بە کۆمپانیاکان بڵێ پێویستە لەسەر ئێوە بەم شێوازە کارکەن ئێوە کۆمپانیایەکی زۆر بەڕێزن کۆمپانیایەکن هاتوون ئیشتان لەناو مەرزەکانە بریتیە لە تێست لە فەحز بۆ ئەم بەرهەمانەی کە ئێمە بۆتان نێرین پێویستە بەم شێوازە بێت بەم ڕقەمی مواسەفاتە بێت و پێویستە ئەم پارامیتەرانە بکەیت پێویست ئەم پارامیتەرانە بکەیت نەک بە شێوازێکی عشوایی هەڵبژێرێت PH و مۆیسچەر و چی ئاسانە بۆی بکرێت ئەوانەی کە بکرێتە ئەو لاوە لە ئاخیری پارە لە خەڵکیش وەرگیرێ و لە ئاخیریشا بڵێ بەڵێ ئێمە تێستەکەین بەڵێ تێستەکەن منیش لەگەڵەوەیان بەڵێ تێستەکرێ بەس چ تێستێک بۆ نمونە زەیتێکی گوڵە بە ڕۆژەکەەوە مواسەفاتەکەیەتی مواسەفاتی عێراقی یارمەتی تێم کاک محەممەد لە ساڵی 2012 مواسەفا 1582 لە ساڵی 2012 باز لە زەیتەکە باز لە زەیتەکە یەکێک هەر ئەوڵ پەڕێکە ئەیکیتەوە ئەوە تاخۆ لەبەر چای بەڕێستانە دکتۆری بەڕێز باز لە فاتی ئەسیدەکانەکە کە چەندێکن ئەمانە ئەکرێت لە مەرزەکان بەیانی بچین سێری بکەین فاتی ئەسید پرۆفایل ئەکرێت بۆ نمونە پیرۆکساید ئەنتیۆکسیدانتەکان هیچی بۆ کرێت هەمووی هاتووە لە مواسەفاتی عێراقی بەس بۆ قەرازان زەیت ئەبێ ئەوە نەفەحس بڵێ ئەم ئالیەتە هەیە مامۆستاڵای ئەمە کاگ ڕەنجێ حەزەکەم ینی هەندێک شتەیە ینی نازانم واقع لەگەڵ کردارە هەندێکی زۆرە ینی ئەو وەرەقەیە من دەستەی پیاوانەسازی کۆنتترۆلی جۆری بە کاکباوان و تاقیگەی کاکباوانیشەوە نزیکەی 6 مانگی کارە توانیان ئەو مواسەفاتی ڕۆن جێبەجێکن ئەوە شانازیەکە بۆیە ناکرێت کاک ڕەنج ئەو پشکنینانە تێچی زۆرە ئەو کاتە بێت تێچۆکە ئەمە وەڵامی پرسیارەکەی من نییە ئەمە وەڵام گۆی تەندروستی خەڵک نییە لەبەرەی تاقیگەکەی حکوومەت پێی ناکرێ و ئێوەش پێتان ناکرێ لەبەرەی ئەم پێی ناکرێت تر قەینا با بڕوە لە ئێمە نەمانوتێ پێمان ناکرێت ڕیسێرچی لەسەر نەکراوە ئەسڵەن نەباتی نەبووە ڕۆن هەیە نەباتینی برادرانمان زۆر ڕسێرچیان کردو بۆ خۆیان نەکەوی کە نەباتی نەبێ عنی چییە پاشماوەکییان بۆ پەترۆڵیان بۆ خواردنیش ئەمە چۆن نەبێ ئەم کارە ساتە ئەلموهیم من نامێ مۆزوعەکە بکەم بە کۆمپانیەکانی ئێوە و ئەوە چونکە تۆ خۆت قسەیەکی جوانت کرد وتت ئەگەر حقیقەتت دەوێت ئەبێ حکوومەت چاودێری بکات وایە زۆر سپاس کە لەگەڵ زۆر سپاس کە تەنیا کۆمپانیای ڕزگار هەمویان داوەت کرابوون آخر کۆمێتەکە ڕێگەم بیت یعنی من حەزەکەم یەک ڕاستیە لێرا بێڵێم ئارد بە نمونە کە باسییان کردیان مادەی ترسناگیتیا لە تاقیەکانی کۆمپانیای ڕزگار داتاکان هەیە من حەزەکەم دوو پێشنەر بەمە بەڕێستان وەکو کەناڵی ڕوودا وەکو بەڕێستان ئێمە ئامادەیمانتیە لە ڕۆژێکوە تا مانگێک خۆتان ڕۆژداریکەن بێنە تاقیەکانی کۆمپانیای ڕزگە و چاودێریکەن بزان ئەوانەیە کریان ناکرێت دووەمیشیان مەسەلەی ئارد ئێمە نزیکەی 3 مانگ بۆ 6 مانگ ستافێک ئێمە ئیشی لەسەر ئارد کردووە ئەو بەرهەمانی کە بەڕێزیان باسێکە کەناڵی ڕوودا و ناکرێ بەوسی نامەوەستم پرۆفیسۆر و ماستەرە ئەکرێ کە لە ژوورەکانیان نابێ ئیش دانراون براکەم خۆ ئەوە قسەی من نییە ئەوانەی کە کرا حەزەکەم بزانی ئەو 6 کەسەوەکو جەناب و ماستەریان نەبوو تەلەبەی دکتۆرا بوون کە لە پێشەکی بەرنامەکە مقابلەم کردن فەرقەکە ئەوەیە ئەو بێ ئیش دانیشتووە حقیقەتە لە دوو لە ڕووی تۆ هەنیە کەسی تر لە کاکە من حقیقەتێکی تر پێ بڵم کارمەندی حکوومەت هەیە ئێستا لە لای ئێوە ئیشەکە لە لای مەبەستم کۆمپانیای ڕزگەنیە لە لای کەرتی تایبەت ئیشەکە لەبەرەوەی کەرتی تایبەت پیرۆز کراوە حکوومەت بێتوانە کراوە بێدەست کراوە ئەم حاڵەتە نییە ئەو حاڵەتە بەڵێ بەدڵنایە بە هەر حاڵ من تەقدیرێکی گەورەم هەیە بۆ بەشداریکردنی کۆمپانیای ڕزگا
زۆر زۆر سپاس بۆ ئەو بڕوا بە خۆبوونەی کۆمپانیاکەتان گلەیی بێ لەو کۆمپانیانی تر کە نەهاتن بەڵام ئەوە بزانە ئەمانەی کە لێرە دانیشتون ڕۆژنامە نووز نین هاتبن بۆ نمونە قسە بکەن وەکو جەنابەت خوێندکاری دکتۆران ئەوە لە بەریتانیا خوێنێتی کە گلەی هەیە ئەو لە ئەندازەی خۆراکە ئەم لە پاراستنی مافی بەکاربەرە و ئەو دکتۆر ئەو مامۆستانەی تر کە سەرەتا قسەیان کرد هەمویان وەکو جەنابەت ماستەریان هەیە بەڵام حقیقەتیان وت جەنابیشە هەندێک حقیقەتت وت زیاتریشی ئەوەی کە زۆر زۆر جوان بوو وتت خۆت ئەگەرچی لە کۆمپانیای وتت ئەشەدوو حەقا حکوومەت چاودێریمان بکە و حکوومەت غەدری کردووە کە تۆڵی پێتان و تۆت کە وەرە ڕقابەتمان بکە نەهاتووە وایە زۆر زۆر سپاس کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی بەم بەرنمەیە شت یەکلا ناکرێتەوە ئەوە تۆپەکە لە ساحەی پەرلەماندایە لە ساحەی ئیدعای عامدایە لە ساحەی ئێوەدایە هیوادارم لە بەرنامەی ئایندەیە شتەکان تۆزە ڕێکوپێک کرابێ سپاسە دەکەم کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی بەس کۆتایەکەی ویستم باسی برنج بکەم ئەرێ برنجی کوردی دانێ قەڵەوە دانێ خڕە دانێ شکاوە دانێ دانی کەلە دانێ کورتە ئەرێ ئەم برنجە چییە لە کوردستانی بینم هەمووی بە قەدەریەک درێژە هەمووی بە قەدەریەک خڕە والله کاکڕەنج مخابنی واز دەبێژم یعنی ئەو پەنەڵێ مە ئەنجام دای کابراایەک هات تێست کریە 22 جۆرێ برنجی تێستکرینە هەر 22 جۆرێ برنجی ناو بازارە دووکێ هەبووینە 19 وا نەباتینە بەس جیناتی وا گوهڕینە سێش وا ڕەنگە هەر نەباتی نەبیتن ناون پلانت بێت هەر تشتێکی چاندی نەبیتن واتە پیشەسازی لە 22 جۆر لە 22 جۆر سێ جۆر ناون پلانتە نە نەباتیە غێر نەبات نەڕوەکیە یعنی برنج نییە بەس بە شکڵ و بەهین شێوە برنجە یعنی شتێکی دەستکردە پیشەسازیە برنجی دەستکردە یعنی تۆ وەک هاونیشتیمانی ئاوە دەستشی لە بێستی پێ ناکەی نە هەری هەستی پێ ناکە یعنی ڕەنگە بە چاوە کوچگوتی جانبی فیزیایی سەرکەی هەموو وەکوەیەکە 1 ملیمە سەری ئەو یعنی واتە لە کارگێک دەرچوویە لە شتێک دەرچێ واتە شتێکی دەستکرد سێ دانەی وایە ئەوە یەک مریش هەیە برنجەکانی تر چییە برنجەکانی تر جیناتی گۆڕیوە کە طبعا خراپە گەر جیناتی بگۆڕی ئێستا تەماتە دێتە ناو کوردستان جیناتی گۆڕیوە تیفکی لێوێ مەزاری خارجی جیناتی سێوی لێدایە بۆچی هەیە کە بەرگری گەرما و سارما و خراببوون و تێکچۆنی بکەتن ئەگەر تو شتێکی طبیعی نەبی جیناتی بگۆڕی واتە حتمما یعنی دکتۆرە بەڕێزەکان باشتر دەزانن تەسیراتی هەیە یعنی شتێکی شارەوە نییە بە شارتێ نیە زۆر نۆرمالە جیناتی گۆڕیوە هەیە بێجگەلەوە مەسەلەن بۆ نەخۆشی وتت طبعا خراپە کاکڕانچ یعنی ئەو شتەی سروشتیە تەماتەیەکی کوردی بخۆ تەماتەیەکی تورکی بخۆ ئەوە بە ڕەنگ زۆر جوانە هەر بە چاو تەواوە بەڵام نە تامە نە بوونە نە پرۆتینە نە شتی تایە تقریبا 20 ڕۆژ لە ناو سەلاجەدا بنێ خرابیش نابێت ئەوەی کوردی دو ڕۆژ ڕۆژی سێم دەبێ فڕێ بدەیت بۆ ئەوە جیناتی گۆڕیوە ئەوە سروشتیە ئەو شتێکی بە شارتینینە نعی زۆر نۆرمالە مریش هەیە یعنی بۆ نمونە سەرڕاوە چەندێک و مریشکە بەستی قەدەغاوێت نهێتن بەس ئەوە تێجی چاوەتێتن بەڵگە و دلیل و ئیزبات هەمی سرنجدا شرین قەدایە چەنگی باڵی ڕانی سینگی قەڵاو کراوە بە ئاوی کردیە تا 100 غڕامی ئاوی کردیە لە ناو مریشک طبعا ئەوە بکەیتە ناو مریش بەستی دەگرێتن بەستی بەردەتەوە بە مەرجێتەوە کاتە مریش نافرێتن بریشکی مجەمەد ببێتە لە ناو دوکانێک مارکتێک بفرشتوانیە نەبیستووە یعنی هەیە شتێکی هەیە زۆر ئەمە زۆرە والله هەیە کاکڕەنچ یعنی پێش تقریبان 15 ڕۆژ پەناڵێکمان دروست کرد پەناڵی پێشخستنی کەرتی پەلەوار گلەی هەرە سەرێکی خاوەن پەلەوەرەکان ئەوە بوو کاکە مریشکی بەستووی ئاو تێکراو بەس سەبابێتە لێرە یعنی گۆشتی هندیش وایە شتی تریش کۆتا قسەت چییە کۆتا قسەم داواکارم لە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران و جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە زووترین کات لەسەر سێ بابەت کارێک بکەن لەبەرەوەی هەموو بابەتەکان ئەگەر بە یەک جار دەستی بینێ زۆر قورسە ئەو بابەتانش دەرمان خۆراک لەگەڵ سوتەمەنی ئەو سێ بابەتە بە زووترین کات ئیشی لەسەر بکرێ توانم 25 خولەکتان بۆ زیاد بکەم قسەتان هەیە خۆیان بەس بنمەوێت لە کۆتاییە کاکە ڕەنج بە لە بەرچاوگرتنی بەرژەوەندی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان
میکانیزمی ئیشرافکردن کە لەلایەن وەزارەتمان و دەستەی پێوانە سازی کۆنتترۆلی جۆری ئاراستەی ئەنجومەنی وەزیران دەکرێت بە پێی ئەو گرێبەستە تازەی کە لە ئێستا ئەنجامی داوە ڕەزامەندی لەسەر بدات ڕقابەت بێتەوە لای بەڵێ و هەروەها ڕێژەیەکی دیاری کراو لە داهاتی کۆمپانیاکان هەموو دەواازە سنووریەکان تەرخان بک بۆ دەستەی پێوانە سازی و کۆنتترۆلی جۆر بۆ ئەوەی هەڵبستێ بە مەهام و کاری خۆی ئەو بڕگانی کە لە قەراری 1970 بۆی دیاری کراوە بتوانێت جێبەجێکە ئەمەش لە بەرژەوەندی تەندروستی و ئەمنی قەومی وڵاتەکەمانە کۆمپانیاکان بەڕێزت هەموو لایەکمان داوا ئەمە دەکەین ئەمەش دڵنیایی دەگەڕێتەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان باسی ئاردەکە کرا با دوا پرسیارە لە بڵم لەسەر ئاردەکەی ئەو پانێڵتان کردووە ئەو نوێنەرەی کۆمپانیای ڕزگە باسی ئاردەکەی کرد ئاردەکە دلیل و ئیسپاتەیەکە ئەو مادانەی تێدا ئاردەکە پێشی بێم تەلەفۆنی برادێکم کرد دکتۆرا لە گەنمەیە 130 تشتێک جووری گەنم چواندوێتی تێستی لەسەر کردیە کابرا مۆزفە لە وەزارەتی چواندن کشت و کاڵ حکوومەت یاریمی کوردستان لە هەولێرش گوتی کاکە مەواد هەیە پێی دەڵێن محەسەنات لەسەر ئارد ئیزافە دەکەن کە نان پێش ئاری لە دەستی چڕ نەبێت یان پێتی نەبێت یان خراپ نەبیتن ئەگەر لێ دەش بۆ ئاگر ڕەنگەکەی دەربچی زۆر جان بێت تەسیراتی چییە پێشەوەی لەگەڵ کابرای مختبەریش قسەم کردیە قۆلۆن دروست دەکات قۆلۆنەکە دروست دەکات ئینتیفاق دروستکەن گەورە بوون دروست دەکات هەواڵەکانمانەیە کاکە بەس یەکشت هەیەگەت ئەگەر کوتابیتن یاسایەکە بێژنە یاسا پاراستنا مافێ بەکاربەری دوو خاڵ تێدا هەنا ئەس حەسکم ئەو جێبەجێ بن یعنی ناف یاسایدا هەیە بێشتن vێت دەستەیەک بێت مادەی چارێش بەرگا دوێت بێتن vێت دەستەیەک بێتە دامەزراندن هاو شێوەی دەستەی مافی مرۆڤ دەستەی ئەو دەستەیە هەیە بەس چۆن هەیە یەک کابرا دەست نیشان کردە پلا بریکاری وەزیر تو سەرۆکی دەستەی بەس دێتە نینەری وەزارەتە پلاندانانێ تێدا بیت وەزارەتە چاندنێ تێدا بیت وەزارەتە تەندروستی ساخلەمی تێدا بیت نینەرێ پاراستنا بەکاربەرا تێدا بیتن ئەوە هەمی ویا بیت دەستە بیت و ئەکتیڤ بیت یەکشت بە پێی یاسا بینەرانی بەڕێز ئەمەوێ هەمووتان شتێک بزانن ئەگەر کەسێک غەشێک لە خۆراکێک کەشف بکات ئەگەر کەسێک ناڕاستیەک کەشف بکە حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێت چی لەو کەسە بکە هەیە ئەبێت چی لێ بکە دەبێت ئەو کەسەی سەرپێکی کراوە سزا بدرێت بەڵام ئەو کەسەی بوویتە هۆی سەر ئاشکراکردنی ئەو سەرپێچە دەبێت پاداشتی بکات چەندێک پاداشتەکەی بە یاسا خەم لێ ڕاوە لە 100,000 دینار تا 1 ملیۆن کەواتە ئەگەر ساحەببارێک بینیتان غەش لە شتێکە کرێ لە دەرمان لە هەر شتە ئەگەر مشتریەک ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە 100,000 تا 1 ملیۆن خەڵاتتان بکە کەواتە کاک باوان بڕوان ناکەم تۆش لا ببرێ لە سەرۆتنی و حقیقەتانە بڕوان ناکەم تۆش لەوانەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەمومان خەڵات بکەوانە انشاءالله ڕێزمەیە بۆ هەموو ئەو کەسانێک کە بینەرمان بوون سڵاو ڕێزمەیە بۆ جەنابی سەرۆکی حکوومەت جێگرەکەی وەزیری پلاندانان نوێنەری سەرۆکی هەرێم سەرۆکی پەرلەمان نوێنەری حیزبەکان ببورن من جاری وایە کاتێکە ئەو حقیقەت تاڵانە بیسترێ لە پێناوی پاراستنی هەموواندا تر مرۆڤە جاری وایە ئەحساسی زاڵە بێ بەسەریە پەیامەکان ڕەنگە تون بن بەڵام نیەتەکە نیشتیمانی و دڵسۆزانەیە بۆ هەمووتان و هەمووتان کەس و برا و خۆشەویستی منن کاتێکی خۆش دووبارە بەخێر بن سەر